ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەما عەلی منجایشتی لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتی لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنامەی ئەم ڕۆمان 31 ئۆکتۆبەر ڕۆژی پێنجشەممە سەبارەت بە ئاکامەکانی هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران و داهاتووی خۆرهەڵاتی ناوەڕاستە. ئەم بەرنمەیە بە بەشداری هاوڕێ ئازیزم ڕەحمان حسێنزادەیە کە لەڕای ئێوە بە خێرهاتنیەکەم و سپاسێکم کە ئەم دەرفەتی پێداین جاریشتی لەگەڵمان هەبێ بۆ ئەم بەرنمەیە. زۆر سپاس ڕەحمان، مەدوارم وەختی ڕۆژێکی خۆشت بوێت تا ئێستا. سپاس دەکەم کە ئەم داوەتی من قبول کرد بۆ ئەم بەرنمەیە. منی زۆر سپاسی ئێوە کە دەرفەتەکە ئاساسەن ئێوە دروستان کردو و سڵام هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنمەکەمان. منی شاری هیوا خوازم ئێوە ڕۆژێ باشتان تێپەڕان بێ. فەرموو. سپاس. بە ئومێدیەوەی ئەم بەرنمەیەمان جێگەی پەسەندی بینەران بێ و هەر لێرەوە بە هەمووان ڕابگەێنم کە فرسەتی بەشداربوون بە کۆمنت لە ڕێگەی یوتیوبەوە بە تایبەتی فەراهەمە. هاوڕیانێک کە پرسیارێکیان هەیە یاخود ئەیانوێ سەرنجێکیان هەبێت لەم بابەتەوە، ڕەخنەیەکیان هەیە لەو قسە باسانەی لێرە پێشکەشەکرێ، ئەتوانن لەو بابەتەوە کۆمنتەکانی خۆیان بنووسن، بە تایبەت لە ڕێگەی یوتیوبەوە ئێمە ئەیان بینین و ڕاستەوخۆی خێنە سەر شاشەوە هەوڵی وەڵامدانەوەیان دەدەین. بەرحاڵ ئەگەر نەشتان کردووە تا ئێستا هاوڕیان و بینەرانی ئازیز، کەناڵی یوتیوب لەسەر کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسێنن. هاوڕێ ڕەحمان، ئێمە شەمەی ڕابردوو بوو، بەرەبەیانی شەمەی ڕابردوو بوو کە ئیسرائیل پەلامارێکی سەربازی کردە سەر ئێران، وەک هەواڵەکان باسییان کە نزیکەی 100 فرۆکە ئاسمانی ئێرانیان بەزاند و لە نزیکەی 20 خاڵ لە شوێنە سەربازیەکانی ئێرانیاندا. ئەوەی کە لەلایەن دەستگاکانی ئیسرائیلەوە باسکرا ئەوەیە کە ئەم پێکانە، ئەم هێرشانە بە دەقیقی ئەو جێگایانەی کە ویستویانە پێکاویانە فڕۆکەکانی ئیسرائیل وەتوانیویانە زەربە هەم لە پەلاپەن یا ئەوەی کە بە لای خۆمان لە عێراق پێڵێن زەدجە و ئەو سیستەمانی زەدجە و کە ئێران هەیەی لە رووسای وەرگرتووانە تێک بشتێنێ و هەروە ئەو سوتەمەنی ساروخەکان کە ئێران بەکاری دێنێ، سوتەمەنی ڕقی ساروخەکان کە ئێران بەکاری دێنێ بۆ ناردنی ساروخەکانی، ئەو دەستگانەش کە ئەمایان بەرهەمهێناوە لە ئێران بوونەتە جێگە ئامانجی ڕۆکێتەکانی ئیسرائیل و زەرەرزیانی گەوریان پێگەشتووە. ئەوەی دوای ئەوە باسکرا ئەو بوو بە جۆرێک وتاکە لەواچێ شاپلیتێ ئەم تەقینەوە گەورەیە کە دەمێک بوو چاوەڕوانەکرا دەرهێنراوە و دۆخەکە بەرەو ئارامی ئەچێ لە خۆرهەڵاتی ناوەڕاستە. ئەو شەڕێک کە چاوەڕوانەکرا بقەومێت و زۆر فراوان بێتەوە و کاریگەری گەورە لەسەر جیۆپۆلیتیکی ناوچەکە دروستکە، سەرنجام ئەنجام نەدرا، ئەو شەڕە بۆ جۆرە فراوان نەبووەوە. ئیسرائیل بەم هێرشانەی ئێکتیفای کردووە، ئێرانیش لەواچێ بێدەنگ بێ لە ئاسیا قبوڵی بکە. هەر زۆری نەبرد تا ڕۆژ یەکشەممە کە خامنەی تەسیحاتێکی تریا لێدوانی تریدا و لەو لێدوانانە وتی ناکرێ ئەم هێرشانە کەم بەها بکرێ. گەورەکردنەوەی هەڵەیە، پشوکردنەوەشی لەلایەن خۆمانەوە بەکەم دانانی هەر هەڵەیە و بە جۆرێک هەڕەشە و گوڕەشەکانی ڕابردووی نەکرد، بەڵام مەسەلەکەی دا دەست گوایە شورای ئەمنیەتی میلی ئێران کە لەسەر ئەم بابەتە قەزاوت کە بزانێت چێ بڕیارێکەدا. لەم ڕۆژانەی ڕابردووە دووبارە لە ئیسرائیل دەگمەوەی ئەوە بەرز بۆەوە کە ئەو هێرشانە کە کردمانە سەر ئێران کافی نییە. بە تایبەتی ناتانیاهۆ زۆر قسە لەسەر ئەوە ئەکرێ کە لە دەوڵەتی ئیسرائیل یاخود دەستەی حاکمی ئیسرائیل کۆبوونیان لەسەرەوە کردووە کە چۆن وەڵامی ئەو پەلاماری کە کراوەتە سەر ماڵی ناتانیاهۆ بدەنەوە، بە جۆرێک کە ئەو هێرشێکە پێشووتر کراوە وەڵامی ئەمەیتیانە بووە بێ وەڵامی ئەمەش بدرێتەوە. بە جۆرێک هەستەکەی ئەمە گەڕاینەوە سەر نقطەی سفر و ئەمەی کە ئەوتراکە هێمنکردنەوەی دۆخەکانە
بە جۆرە لە جۆرەکان وانە لەوە چێت تەنها تەجیر کرابێ یاخود دوا خراپێ بۆ دوای ئەنجامدانی هەڵبژاردەکانی ئەمریکا و هێشتا ئەگەری شەڕێکی فراوان ماڵوێران کرد خوێناوی لە ناوچەکەیە وەکو جاران ماوە و ئەم مەترسیە بەردەوامە. بەڵام دووبارە و هێرشەی ئیسرائیل بۆ سەر ئێران ئاکامی هەیە و ئەم ڕوبەڕووبوونەوەی ئاکامی گەورە هەیە بۆ سەر ناوچەکە. منەمێ لەو بابەتەوە بە گشتی فرنجی تۆ ببیستم سەرەتا تا چینە سەر باس و تری ئەم پرسەکە پێکەوە ئەمڕۆ گفتوگوی لەسەرکی. بەڵێ ئەم حملە نظامیەی کە دەوڵەتی ئیسرائیل و ئەرتەشی ئیسرائیل کردیان بە دوای موشک بارانکردنەکەی جمهوری ئیسلامی بوو بۆ سەر تەلاویڤ و شارەکانی دیکەی ئیسرائیل کە بە دوای کوشتنی حەسەن نەسڕڵڵا و دانێ لە سەرکردەکانی سوپای پاسداران و ئەوەدا هاتە مەیدان. ئەگەر وە بیرمان بێتەوە ئەو کات دوای موشەخستنەکانی جمهوری ئیسلامی دەوڵەت و ئەرتەشیش هینی ئیسرائیل قسەی حملەی زۆر گەورەتریانە کرد بە قەولی خۆیان حملەی زۆر کوشەندەتریانە کرد بۆ سەر جمهوری ئیسلامی. خودی نەتانیاهو و گالاند باسییانەوە بوو کە لە زۆر شوێنی حساسی جمهوری ئیسلامی دەن کەەوە بوو لە نێو مێدیای فارسی زمان و حتا مێدیای جیهانیشدا باسەوە بوو لە شوێنە ئەتۆمیەکانی ئێران بدرێ، باز ئەوە بوو لە شوێنی اقتصادی گەورەی ئێران وەکو شوێنی نەوتی بدرێ، هەتا باس لەوە بوو بەشێک لە سەرکردەکانی جمهوری ئیسلامی بەتایبەت سەرکردەکانی سوپای پاسداران بکرێنە ئامانج و لیان بدرێ. واگەر بیان ویستایە بەڕاستیەوانیان بۆ ئەکرێ دەوڵەتی ئیسرائیل با ئەوان وعدەی ئاوا گەورەیانەدا، هەتا نەتانیاهو بە غرورەکەوە هات ڕوو بە خەڵکی ئێران بەها پرۆپاگەندێکی زۆر پوچی کرد کە بەو زوانە ئەسەن ئێران ئازاد دەبێ و ئومێدەوار بن و بە قەولی خۆی بە کۆمەکی جەنگەندەکانی دەوڵەتی ئیسرائیل ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێران لە سەرویانەوە ڕزا پەهلەوی و سەڵتەنەت تەڵەب و ئەوانە زۆر لەسەری حسابیان کرد بوو. جەنابی ڕزا پەهلەوی تاوجێ چوە پێشە کوتی خەڵکینا هیچ تەبەن ڕووی زۆرتر لە دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل بوو، نیگەران مەبن هیچ بۆشایی دەسەڵات نایەتە پێشێ. یعنی منزورم وەیە بۆیە ئەمانە باسەکەم لەو ئاستەدا باسی کاردانەوەی نظامی دەوڵەت و ئەرتەشی ئیسرائیل ئەکرا. ئەوەی ڕوویدا وە دیتمان ئەوە دەرنەچوو، ڕەنگە تۆ باسی بەشێک لە فاکتەکانیت کرد بە لەحاظی نظامی ئەوەی سیستمی زێدی هەوایی S-300 ئێرانی پێڵەن 4 بوو لە بینیان بردووەوە زۆر کاری دیکە ئەلان نیشانەکانی دەرەکەوێت بە لەحاظی نظامی و زەربەدان لە شوێنی نظامی گەورە بووە. ئەوە اتفاقاً ناتەوانیەکانی حتا نظامی جمهوری ئیسلامی زیاتر دەرخستووە. بەڵام ئەوەی کەکرا لە ئاست ئەو پرۆپاگەندە و ئەو عەلاقەیەی دەوڵەتی نەتانیاهو و سەرۆکی ئەرکانی ئەرتەشەکەیان کە گەلاند بوو ئەوە نەبوو بۆ وابوو وا بێ معاملەیەک لەو بابەتەوە کرا، هەواهەنگیەک موجودات بوو، هەواهەنگیەکی دوولایەنە کە لەلایەکەوە ئەمریکا دەوڵەتی ئەمریکا کە پشتیوانی ئەسلیە کە دەوڵەتی ئیسرائیل لەم کارانەی بێ ئەو پێ ناکرێ نە لە غەزا نە لە لوبنان نە ئێستا کێشانی ئەم شەڕە بۆ سەر جمهوری ئیسلامی و ئێران ئەو مەرجی بوو کە ئەینەن نابێت لە شوێنی ئەتۆمیەکانی بدرێ، نابێت لە شوێنی نەوتی و اقتصادی ئێران بدرێ. ژێربەژێریش لەوان هەیە وتبێتیان حەقیشتان نییە فعلان لە فەرماندەکان و کەسانی سەرەوەی جمهوری ئیسلامی
بکوژن لەلایەکی دیکەشەوە ژێربەژێر دەوڵەتی ئەمریکا پەیوەندی ناڕاستەوخۆی لەگەڵ جمهوری ئیسلامی هەیە و پەیام و پەیامکاریانە بەوانش وترا بوو ئێمە لەم لاوە ئەگەر دەوڵەت و ئەرتەشی ئیسرائیل کۆنترۆڵ بکەین ئێوەش نابێ کاردانەوەتان بێ و تا ئەم لەحزە نیشانەکانی قەوی ئەوە نیشان نادا جمهوری ئیسلامی جوابێک بدێتەوە بەڵکە زۆرتر لە ئاست ئەوەدا بوو بەرەو ئەوە بڕوە لانیکەم باری شەڕەنگێزیەکە ئەو خەتەرە گەورەی کە شەڕ چێستێتە نێو جوغرافیای ئێران شەڕێکی ئەوەی لە نێو مێدیای فارس زمانە پێڵەن شەڕی تەواو عەیار ئەوە نەکرێ بەو لحاظەوە من پێم وابێ ئەم هەماهەنگانە بۆ وجوداتون دەوڵەتی ئەمریکا بۆ ئەم نەقشە ئاجێڕێ دەوڵەتی ئەمریکا زۆر بەتایبەت دەوڵەتی بایدن دەوڵەتی دموکراتەکان بە زۆر دەلیل ئەم کاراکە کولەن دەوڵەتی ئەمریکا و حتا هاوپەیمانە غەربیەکانیان بەگشتی بەرنامەی لابردنی جمهوری ئیسلامی بە یەکجاری و سەرنگونکردنی جمهوری ئیسلامیان فعلیان لە ئاجەندایاندا نییە و بە قازانج و مەسلحەتیان نییە وان لە قەدیمەوە ئەوەی پێ دەڵێن کۆنترۆڵکردنی ڕامکردنی بەرحاڵ دەستەمۆکردنی جمهوری ئیسلامیان لە ناوچەکە منزورە ئەوان تا ئەو سەدها زەختی نظامی زەختی ئەوەی تەحریم و اقتصادی ئەوەی لە تەریقی بەرجامەوەیان ویست بکرد بۆ ئەو ڕامکردنەیە ئەو نە ئیجازادەن لەم چەشمە شێشی یەک ساڵ زیاترەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە لە دوای 7 ئۆکتۆبرەوە بە وجوداتوە گورز لە جەریاناتی ئیسلامی سەر بە جمهوری ئیسلامی بکەوێت لە نیابەتیەکانی و لە ئیدامەیە لە خۆشی بکەوێت کە جمهوری ئیسلامی مەجبور بکەن بە سازانێکی گەورە و بەنەزانم ئەلان ئەو ڕەوەندە خەریکە زیاتر بەرجەستا بێتەوە هیچ شتێک قەتعی نییە دەنەتیجە ئەوەی ئەو یەکەمین پەیامی ئەم کارە هەماهنگ کراوە کە بیخوێنینەوەیە لانیکەم لە کورتماوەی زۆر مەسەن 2-3 مانگەدا خەتەری ئەو خەتەرەی کە واقعاً زۆر کارەسات بارە بێ شەڕێکی تەواو عەیاری بینی دەوڵەتی ئیسرائیل و جمهوری ئیسلامی ئەلئان بڕێک کەوتۆتە پەراوێزەوە ناڵێم هیچ ئەگەرێکی نییە لەم سەتەدا ناتوانانی خۆ ئێمە لە هەموو جزئیاتی کارکردی بازیگەرانی سەحنەکە ئاگادار نین کەماکان خەتەری شەڕ هەر هەیە بەڵام احتمالی شەڕی گەورەتر شەڕی منتەقەیی شەڕی تەواو عەیاری بینی دەوڵەتی جمهوری ئیسلامی و چی پێڵن ئیسرائیل ئەلان کەم بۆتەوە ئەمە بەڵام پلانێک بوو کە ئەسەن دڵخوازی دەوڵەتی نەتانیاهو و دڵخوازی نەتانیاهو حتا گالان نەبوو ئەوان ئەگەر زەخت و یا مانع دروستەکانی دەوڵەتی بایدن وایە پیان خۆش بوو ئەو پرۆژەی خۆیان بەرنە پێشێ پرۆژەی شەڕێکی تەواو عەیار بەڵام بۆ ئەوەی بیانەوێ ئەو شەڕە تەواو عەیارە لەگەڵ جمهوری ئیسلامی بکەن ئەوانە بێبزان بەتەنیا پیان ناکرێ هەرچەند قدرەتی نظامیەکەشیان لەسەرەوە بێ بۆ درێژەی شەڕێکی تەواو عەیار احتیاجیان بە تێوەتلانی دەوڵەتی ئەمریکاشەیە شەڕێکی وە بە بێ بەشداری دەوڵەتی ئەمریکا ناکرێت دەوڵەتی ئەمریکاش لانیکەم بە تایبەت یەکێ لە فاکتۆرەکانی ئەم انتخاباتەیە کە لە پێشیانە هەفتەی داهاتوو ئەمە یەکلاکرێتەوە عاقبەت انتخاباتی ئەمریکا تەواوە بێ و دوای ئەوە ئەبێ بزانین معادلەکە چۆنی لەدێ بەڵام من لە مناسبەتە ترێژاوتم ئێستا وەزەکە تا ئەو جێ هات جمهوری ئیسلامی لە هەر حاڵە لە بەرابەر دووڕێیانێکدایە دووڕێیانی ئەوە یا شەڕێکی تەواو عەیاری منتەقەی پێ بەسەرا داسەپێنن و لەو شەڕەدا واقعاً زەربەی قورسەخوا خۆشی ئەوازانێ یان ئەوەیە ئەبێ بێتە پای سازانێکی گەورە من پێم وایە بێڵان احتمالی ئەو سازانە گەورە لەگەڵ دایسەپێنن بەسەر جمهوری ئیسلامی زیاتر بووە کورت و مختصرەکەی بڵێن دەست لەم دەخاڵەتگەریەت لە منتەقە هەڵگرە حمایەتت لەم نیابەتیانە تەواوکە حزب الله ئیتر وەکو ئێستا پاڵپشتی مەبە هەرستا سەراتەکانی دیارە کارت بە غەزە و حەماس نەبێ هەر بۆیە هەر لە دوێنەوە و تا ئەمڕۆ زۆر بەگەرمە باسی ئاگربەسی بینی حزب الله و دەوڵەتی ئیسرائیل مەترەحە و ئەو جۆرەی کە
لانی کەم لە تەبلیغاتە ئەیڵێن حزب الله حاضر بووە بەشێک لە مەرجەکانی دەوڵەتی ئیسرائیل قبول بکە و ئەمە بەبێ پرس و ڕای جمهوری ئیسلامی ناکرێت. چەند ڕۆژ لەوە پێش قالیباف سەرۆکی پارلەمانی یا مەجلسی جمهوری ئیسلامی ببەخشن کوتی حزب الله حاضرە بێ ئەو بڕیارنامەی 1701 سازمان ملل قبول کە. ئەمە ئەوەڵ جار بوو لەلایەن بەرپرسێکی جمهوری ئیسلامیەوە ددان بەوەدانرا کەڵان باسیە پێت خۆش بوو لە درێژە چینە نێوەرۆکی چ جۆر سەڵانێکێنن بەسەر جمهوری ئیسلامی. بەڵێ ڕەحمان لەوە چێ من دەنگ باتەوە لە لای تۆ نۆرمال زۆر باشەوە ملاحەزە شاتوە هاوڕێ هەژیر نیناڵێت دەنگ نەما بەرحاڵ ئەوە بڵێم هاوڕیانێک لێرەن لەگەڵمانان سڵاویان نردووە هاوڕێ هەژیر نینا ئارام ئەلنەبی عزیز عەبەد زۆر سپاسیانەکەن هەروەها هاوڕێ هەژیر کۆمنتێکی نووسی و حتمما لە کۆتایی کۆتابەشی بەرنمەکە قسەباسییان لەسەرەکەیت هەر لێرە بیرم نەچێت دووبارە بە هاوڕیانێکە بینەرمانن ئێستا ئاگاداریان بکەم لە داوایان لێ بکەم لیان بخوازم کە لەلایەن خوانەوە لینکی ئەم بەرنامەی لە یوتیوبەوە ئەگەر دەتوانن لە سوۆشیال میدیای خۆیان بڵاو بکەنەوە تاکو و بینەرانێکی زۆرتر بەشدار بن لەگەڵمانەوە ئەم قسە و باسە بیستن و بەشداری بام بکەن لەم گفتوگویە. بەرحاڵ هاوڕێ ڕەحمان پێشتریش ئەم بابەتەمان پێکەوە باس کرد جارێک وە ئەو دووڕیانە استراتیژیکە یاخود ئەو دایلامایە کە بە زمانی این پێوتێ دایلامایانەیە کە پرسیارێکە هەر وەڵامێکی پێ بدەیتەوە هەڵە دەرەشێ بە هەرحاڵ جمهوری ئیسلامی ئێران لەم دۆخەی خۆرهەڵاتی ناوەڕاستە لە بەرامبەر ئیسرائیلە کەوتوتە بەرامبەر پرسیارێکی لەم بابەتە و ئەم پرسیارە بە بڕای من ئەو جەنبەی کە تۆ ئاماژەت پێکرد کە جمهوری ئیسلامی ئێران ممکنە سازشی بەسەرا قوبوڵ بکرێت و تەحملی بکە من وازانم لە دۆخێکی ئابووری ئاوانە لەبارە لە دۆخێکا کە جەماوەری ئێران ئەکوڵێن بە ناڕەزایی لە دژی ئەم ڕژێمە لە فرسەتێک ئەگەڕێن کە دووبارە ئەو جوڵانەوەی بە زەبری کوشت و کوشتار و زیندانیکردن و یادامکردنی هەڵسوڕاوان کۆتایی پێهێنرا بۆ ماوەیەکی بڵێن کاتی کە خرۆشانی جەماوەری ژینا یاخودەوەی پێوترێ جوڵانەوەی ژنژیان ئازادی یاخود ناوی تریشی لەنراوە بەرحاڵەوەی کە 2 ساڵ لەمەوە بەڕوویدا لە دۆخێکی لەم بابەتانەیە پاشەکشەی جمهوری ئیسلامی لەم شتە هەویەتیانەی کە تۆ ئاماژت پێکرد باسەکە لەسەرەوە نییە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە دەقاڵەتی وڵاتەکان مەکە و ئەوانە و ئەم دەست حەقت نەبێ بەسەرەوە باسەکە بە تایبەت لە بەرامبەر ئیسرائیلە ئێستا ینی مەسەلەکە ئەوە نییە کە واز لە حوسیەکان بێنە باشەڕ لەگەڵ سعودیان نەکەن لەسەر مۆزوعی سووریاونە تەدەخول مەکە حیزب وڵاوانە بە قووەت مەکە لە بەرامبەر حکوومەتی لوبنانە باسەکە ئەمە نییە باسەکە ئەوەیە کە لە بەرامبەر ئیسرائیلێکە لەو ڕۆژەوە کە جمهوری ئیسلامی ئێران دروست بووە قسە لەسەر ڕووخاندنیەتی وەمە بووەتە بەشێک لە هەویەتی بەشێک لە خیتاب و بەشێک لە خۆناساندنی جمهوری ئیسلامی ئێران بەشێک شالودەی ئایدۆلۆژی ئەم ڕژێمەی بۆ کۆکردنەوەی باڵەکانی لە دەوری یەکۆمانە تەنازولکردنی جمهوری ئیسلامی لەما بە حکمی مەرجێتی کە من دیارە پێم وابێ باشترین بژاردەیەک ئەوەیە کە جمهوری ئیسلامی ئێران سازش بکە لەم بابەتەوە ئەمە بۆ خەڵکی ئێران باشترە بۆ ناوچەکە باشترە و ئەگەری شەڕ کەمەکاتەوە گومانێک لەمەیان نییە بەڵام لەلایەکی تریشەوە سازشێکی وەقتی سازشێکە بە تەواوەتی نەیبڕان بێتەوە و هەموو تەسلیمبوونێکی تەواوەتی جمهوری ئیسلامی ئێران نەبێ بە ئەمریکا و بە ئیسرائیل لەلایەن ئیسرائیلەوە قبوڵ ناکرێت شەڕ تەنها تەرەفێکی نییە باسەکە لەسەرەوە نییە کە ئێران خەریکە تەدەخولی کردووە و حەماسی بەهێز کردو کۆمەشی حەماسی کردووە یاخود حیزب وڵای زەق کردوێتەوە لە بەرامبەر ئیسرائیلەوە لەم ئەخیرە حوزەکانیشی هانداوە بۆی کەواساڕفنن بە ئیسرائیلەوە یاخود بینیشیەکانی عێراق پاڵپێوە بۆ ئەوە باسەکە لەسەر ئەوەیە کە ئیسرائیلیش فرسەتێکی دەستکەوتووە و لەم فرسەتەیە کە دەستی کەوتووە لە هەمان کاتە مەخاترێکی لە بەردەمایە دەستە و تاقمی دەسەڵاتداری ئەمڕۆی ئیسرائیل دەستە و تاقمیشی ئەو پەڕی ڕاستی پەرگیر ڕاستێکی فاشستین و فرسەت نەقۆستنەوە
و درێژە نەدان بەم هێرش و پەلاماریان کە بۆ سەر ناوچەکە بەگشتی دەستیان پێکردووە و ئەم قەت و عامەی ئەم خەڵکیان کردووە نەیگەێنە جێگایە کە باڵادەستی خۆیان بە تەواوی ناوچەکە وەربی فيها ئێران نەقبوڵێنن ئەو دەم لەبەردەم هەڕەشەی ناکۆچیەکانی ناوخۆیان ئەبنەوە یعنی ئەمە ئەم تەرەفەشی هەیە لەبەر ئەوە من وا ئەزانم ئەگەر چی ئەمە بە هۆکاری هەڵبژاردنەکانی ئێرانەوە ئەم دۆخە تەجیل بووە بەڵام بەداخەوە مۆتەکەی شەڕ شەبەحی شەڕ بەسەر ناوچەکەی هەروە ئەسوڕێتەوە و ئێمە لەبەردەم ئەم خەتەر و مەترسیان وەشتا مەترسیە کۆتایی نەهاتووە بە فەرزی حاڵە مەترسیە نەگاتە ئەوەی کەەوە ئاوای لێبێ خودی ئەم دۆخی کە ئێستا دروست بوو لە ناوچەکەی دۆخی شەڕە ئێمە لە دۆخی شەڕاژین ئەمە لە دۆخی ئاشتیا ناژین لە دۆخێکا ناژین کە بیر لەوە بکرێتەوە کە ڕێگا چاری سیاسی دۆزێتەوە بۆ کێشەکان ئێمە لە دۆخێکاژین چاوەڕوانەکان ئەوەیە چیە ئەم جارە زۆر بەهاوێ ئایا ئێران جوابی ئەم پەلاماری ئیسرائیل لەداتەوە کە کرایە سەری کە پەلامارێکی ئەگەرچی دیارە وەکو ژماری قوربانەکان سەیری بکەیت هەر شتێکە بابەتی ئەو پەلامارێکی ئێران کردە سەر ئیسرائیل شتێکی لەوە زیاتر نییە ژمارێکی کەم لە چەکدارەکانی جمهوری ئیسلامی ئێران گیانیان لەدەستداوە بۆ جۆرە ئەو شتێک کە ئیسرائیل باسێکرد نەبوو بەڵام لە هەمان کاتە بڵێن بەزاندنی ئاسمانی ئیسرائیل و بە ئێران و ئەم فرۆکەیە کە بچێتە ئەوێ و جێگای بڵێن تۆزێک تێڕامانیشە کە تۆ مەسەرەن دژە ئاسمانت داناوە جەو داناوە بۆ داناوە گەگە تیارەها بیخیتە خوارەوە ئێستا تیارە هاتووە ئەم سیستەمانت لە ناوە بات و لە بینەوە سا سیستەمی پێشکەوتون ئەمانە یعنی ئەمە نوشتێکی گەورەیە بۆ ئێران جا ئایا ئێران جوابی ئەمە ئەداتەوە بێدەنگە بێ لە بەرامبەریا یاخودەوەی کە ئیسرائیل نەکە پێ زۆرتر ڕاکێشێ تا ئەوەی کە جمهوری ئیسلامی ئێران بە تەواوەتی تەسلیم بێەوە باڵادەستی ئیسرائیل لە ناوچەکەیە بسەلمێنێ ئەمانە ئەو دەواازان ئەو ئەگەرانن کە لە بەردەمی ئەم دۆخەیە هەن وەگوشاری ئەمریکا لەسەر ئیسرائیل بەهۆی هەڵبژاردننی ئەمریکاوەیە لە دوای هەڵبژاردننی ئەمریکاوە بە جۆرێک لە جۆرەکان ئێستا ئاوایە لە ئەمریکا کە باڵی دیموکرات هارترە توموتیشترە لە باڵی جمهوری جاران باسەکەەوە بوو مەسەرەن جۆرج بۆش هات شەڕێ فرۆشت و شەڕیە کرد و شەڕی هەڵەگیرستان جۆرج بۆشی باوکی شەڕی هەڵەگیرستان بەرلەوە لە عێراقەوەوانە بەڵام ئەمڕۆ ئەبینین بەڕاستی دیموکراتەکان بۆ شەڕ ئامادەتر و حازرترن جمهوریەکان کە نوێنەرەکەیان ترامپە ئەڵێ ئەگەر بێمە پێشەوە هەوڵەدەم هەموو شتێک بە دیل و بە سەفقەوانە چارەسەکەم ینی باسەکە لەسەرەوەیە خودی ئەم هەڵبژاردنەکە تەنها 6 ڕۆژی ماوە کۆتایی بە هەموو ئەو بربەستانە دێنە کە تاسە لە بەردەمی ئیسرائیلە بۆ بە بەرزەکانیش هەر سیاسی نین هەنگوشار نین باسەکە تەکنیکیشە ینی بۆ نمونە سیستەمێکی دژە هەوایی کە بە ناوی سادەوە هاتووە لە ئیسرائیل دانراوە ئەمریکا ئیسرائیلەکان فێر ناکات چۆنەمە بەکاربێنن 100 دانە پێرسناڵی خۆی ناردووە بۆ ئەوەی بڕیاری بەکارهێنانەکەی هێشتا لە ئەمریکا بێت ئەگەر ئەمریکا بڕیاری بەکارهێنانی ئەم سیستەمەنەدا بەکار نایە و ئەمە وا لە ئیسرائیلەکان ناچار بێت گوێبیستی فەرمانەکانی ئیدارەی ئەمریکا بێت و فەرمانەکانی ئیدارەی ئەمریکا بربەز لە بەرامبەریا گەنە ئەمریکا وەکو ئیسرائیل پێی خۆشە شەڕ کاتوانەوە تا ئێستا ئەم ساڵەکە تێپەڕیوە ئەمریکا قسووری نەکردووە لەوەی کە ئیسرائیل هەر شتێکی ویستە قسێتە بەردەسی لەبەرەوە تەنها بە بڕای من هەڵبژاردنەوە بە دوای هەڵبژاردنە ئێمە دووبارە لەگەڵ ئەم دۆخەیە خۆمانە بینینەوە کە ئەم هەڕەشەیە ئامادەیە بەڵام دووبارە هەر لە ئێستاشە ئێمە لە دۆخی شەڕا ئەژین هەر لە ئێستا ئێمە تەواوی ئەو ناڕەزایی و تەواوی ئەو جوڵانەوەی کە لە بەرامبەر جمهوری ئیسلامی ئێرانە هەیە بەهۆی شەڕەوە پاشەکشەی کردووە برسێتێکی زۆر گەورە بڵاو بۆتەوە دۆلار گەیشتە 7,000 تمەن هەتا ئێستا بەڕاستی ئەو ناڕەزایی خراوانی کە لە ڕابردووا بوو بۆ ئەندازەیە نابینین دەکوێتەوەوانە هەستەکەی بربەستی لە بەردەمایە ئەوە ڕاستەکەش ئەم شەڕەیە لەبەرەوە ئەم دۆخی شەڕا کاریگەریەکی زۆر سوی لەسەر ئەم بارودۆخە داناوە بە بڕای من ئاکامەکانی هەر ئێستا دەرکەوتون کە چەنێک وەرەپەرستانی هاورە شەماڵ تۆ زۆر قسە دووروژان ئەبێ فرسەتیم بێ منیژەگەوا بێ لەسەر هاوڕەیەکیش هەر لە پستا بە سکایپەکە بە واتساپەکە تەلەفۆنەکە بەرحاڵ ئەوزاکە زۆر ئالۆزە ئەوەی کە هەلومەرجێکی
شەڕداین ئەوە ڕاستە ئێماڵان یەک ساڵ زیاترە یەک ساڵ و یەک مانگە لە 7 ئۆکتۆبری پارێکەوە بە دوای حملەکەی حەماسەوە عاقبەت شەڕی دەوڵەتی ئیسرائیل لە غەزە دوایی لوبنان و دووجار موشەکخستنی جمهوری ئیسلامی ئیسرائیل جوابدانەوە ئەمە بۆ خۆی شەڕە نیابەتیەکانی حوسەکان کاری شەڕەنگێزانی خۆیان کردووە نیابەتیەکانی دیکەی جمهوری ئیسلامی لە عێراق و ئەو کاریان کردووە وایە ئێمە لە هەلومەرجێکی شەڕیدا بەسەر دەبین بەڵام ئەڵام بەحسەوەیە شەڕک نیگەرانیەکەوەیە یا خەتەرەکەوەیە شەڕەکە ببێتە شەڕێکی زۆر گەورەتری تەواو ڕۆژهەڵات ناوەڕاستی ئەویش وەختەیەکرێت کە بەڕاستی ئەگەر شەڕی دەوڵەتی ئیسرائیل و جمهوری ئیسلامی حتا بۆ یەکمان خۆ شەڕەکە نابێتە زەمینی عقمەن بەرزی مشتەرێکیان نییە ئەوەی لەبێ بێتەوە شەڕە و زۆر لایەنی دیکەی تێواترێ زۆرە لە وڵاتانی ئەڵان لە شەڕدانین مەسەلەن بۆ نمونە عەرەبستان حتممە پڕشکی ئەو شەڕە بەرئەوانیش و بەعض لە وڵاتانی عەرەبیش ئەکەوێت جا دەرنەتیجە بەڵێ ئەو قسە دروستە بەڵام هەروە خۆت باست کرد بەڵام ئاکامی ئەم وەزعەی کە یەک ساڵ و یەک مانگی لێ گوزراوە و گەیشتۆتە ئێرە خودی جمهوری ئیسلامی کە لە ڕاسی محوەری مقاومەت و تروریزمی ئیسلامیدایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرابەر ئەو دایلەمایی کە تۆ باست کرد لە بەرابەر ئەوەدا قەراری گرتووە یان ئەوەیە بۆ یان شەڕی پێ ئەفرۆشن یانە بێ سازشێکی گەورە بکات چونکی ئەو باسی کە دەڵێن نەقشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێ و بەشێکە لە قسەی ئەم شەوی منی تۆش بەنظرم ئەوە ئەم جارە بێت جددی وەربگیرێ نەک لەبەرەوەی دەوڵەت نەتانیاهوو هەم ڕۆژی ئەوەڵ پارەکە لە ئۆکتۆبری پارەکەدا کوتی نەتانیاهوو دەوڵەتی ئیسرائیل ئەو هێزە نین نەقشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕن بەڵام ئەو هێزە هەن بە نوێنەرایەتی دەوڵەتی ئەمریکا قسە بکەن عاقبەت ئەمە نەقشەی لە مێژینەی دەوڵەتی ئەمریکایە لە جۆرج بوشی باوکەوە تا کوڕ تا دوای هاتن دەر عاقبەت پێیان وایە ئەبێ نەقشەی خاوەرمیانە یا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێ بە ئاقارێکە ئەو جۆرەی قازانج و بەرژەوەندی و دەستباڵابوونی خودی ئامریکا و هاوپەیمانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروەک لە جیهانی شاوانوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مسۆگەرتر بێ ئەلئان موقعیت و جێوشێنی دەوڵەتی ئەمریکا هەرچەند یەکەمین ئێستا زلهێزی دنیاە لەو منتەقە نەقش ئەنوێنێ بەڵام لە چاوەڕابردوو زۆر کزی کردووە ئەوەی لە عێراق تووشی ئەو شکستە بوو ئەوەی لە ئەفغانستان تووشی ئەو شکستە بوو و تووشی ئەو پاشەکشەیانە بوو بەڵام نەقشەکان هەر لەسەر مێز هەیە و لە پارێکە و کام اتفاقەکەوت دووبارە زیندوو بۆتەوە وەختێ دەوڵەتی ئیسرائیل ئەڵێ کە بێ ئەو نەقشە بگۆڕێ ئەوە پشدەستورە بەوەی دەوڵەتی ئەمریکای لەگەڵە من پێم وابێ ئەم ڕەوتە پڕ لە ئاڕۆزە کە بارێکی فەزای شەڕە و ئەو تەرۆریزمێکە ئەم یەک ساڵ و نیوە ئەوەی وا تۆ باست کرد ئەوەی دەوڵەتی نەتانیاهوو لەم یەک ساڵە کردوێتی لە توولی عمری 76 ساڵەی هەیەت حاکمە دەستە ڕاستی و فاشیستەکانی بەڕاستی ئیسرائیلە نمونە هەرە خراپەکەیەتی خۆەوەی لەو یەک ساڵەیە کردوێتی کارەساتبارە نەسەر کوشیە هەرچێکە ئەی بۆ بە ئاتش بەس ڕزایەت نادا لەگەڵ حەماس ئەی بۆ بە ئاتش بەس تا ئێستا ڕزایەت نادا لەگەڵ حەزبوڵا خۆزاهرن سەرکەوتنی نظامی زۆری بەدەستنە چونکە نەخشەی گەورەتریان هەیە ئەو نەخشە تا ئێستا لەلایەن دەوڵەتی ئەمریکا و ئەو بەربەستە بوو هەم مەسەلەی انتخاباتە هەم عاقبەت ئەیانەوێ ئەگەر بکرێ بە دوو ڕێگایانوێ ئەو کارە بکەن ئەم نەقشەیە وەختەیە گۆڕێکە نەهایەتەن بە تۆری واقعی ئاوایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەسەلەن تۆ لە دوای قەراردادی ئۆسلۆوە کە تەمەشا بکەی لە رابطە لەگەڵ فەلەستینەکە دوو قوتب کراوە جمهوری ئیسلامی و نیابەتیەکانی و ئەوەی ئێمە پێڵێن تەرۆریزمی ئیسلامی بە سەرپەرستی جمهوری ئیسلامی و محوەری مقاومەت لەنێو خۆی ئێران سازمانی دا و لە سەتی مەنتەقە سازمانی دا لەو لاشەوە قوتبی دەوڵەتی ئەمریکا دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتانێکە نیمچە هاوکاریەکیان لەگەڵ بکەن یا لیان نزیک بن ئەبێ ئەم کێشەیە لە بینی ئەم دوو قوتبەدا بە سەرنجامێ بکە تا ئێستا و لە نەتیجەی ئەم شەڕ و تەرۆریزمەی دەوڵەتی ئیسرائیل لەم یەک ساڵەدا بەلحازی نظامی دەستباڵای پەیدا کردووە هەم لە غەزەی کاول کردووە و زەربەی قورسیشی لە حەماس داوە لە لوبنان و لە هینیش ئەوە هەیە هەرچەند نەهایەتەن ئەم کێشەیە کە مربوط بە فەلەستینە بەم دەست باڵا پەیداکردنە نظامیانە حەل نابێتە چارەسەرێکی
جدی و کارسازی و پەیدا نەبێ ئەوە بەحسێکی دیکە دەرنەچە من پێم بێ ڕەوەندەکە بەرەو ئەوواڕوە لەم کێشمەکێشەی ئەم دوو قوتبەیە بەرەوەڕوە نەهایەتەن کێ بە چۆ کادێ و جایا بە شەڕ بە چۆ کادێ یا لەژێر فشاری شەڕە عاقبەت لە دیپلۆماسی و لە مزاکرا دێ زۆر هەلومەرج یا شەرت و شروعی تەرەفی مقابلەکەی قبولەکە نەهاتەن تەبدیلە بێ بەو گۆڕانی ئەو خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا ئەو دوو بژاردە هەیە من دووبارە گەڕێمەوە گەیشتونەتە ئەو جگایە یا جمهوری ئیسلامی دێ ئەو سازانە ئەکات یان شەڕی بەسەرە داسپێنن جمهوری ئیسلامی لە بەرابەر دوو بژاردەی لە ناچاریدایە یانە بێ قبولی کە واردی ئەو شەڕە ببێ کە جناحی ئفراتیەک لە نێو جمهوری ئیسلامیدا هەیە بە خۆیان ئەڵان ئاخر زەمانی ڕەنە بێ و شەڕە بکەین هەرستا جەڵە نەبێ و شەڕە بکەین ئیترەوە توجیهاتەکانیان هەم بەلحازی عملی و هەم بەلحازی ئیدۆلۆژیک و مەسەبی و ڕێگا خۆشەکەن ئیمامی زەمان زوهور بکە و دنیان نەجاتدا ئەوە توجیهاتەکانە بەڵا دەنەچ قسەکە ئەوەیە ئایا جمهوری ئیسلامی چونکی بە تۆری واقعی دەوڵەتی ئیسرائیل بە پاڵپشتی ئەمریکا ئەم دەوڵەتی ئیسرائیل ئەم شەڕێ ئەوێ و منیش پێم وابێ دوای انتخاباتی ئەمریکا زیاتر ئەو تەمایی لە پەیداکە دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتی نەتانیاهو جا ئەوەیە ئایا جمهوری ئیسلامی بەرحاڵ لەگەڵ ئەوا بێ ئەم شەڕێ بەسەرا داسەپێ من پێم بێ بە هەر لە زۆر لە حازەوە هەیەت حاکمەی جمهوری ئیسلامی ئەزانن ئەم شەڕەی پێناکرێت نە اقتصادەکەی دەرەقەتیەوە شەڕەدێ نە بەلحازی قودرەتی نظامیەکەیەوە دەرەقەتیەوە شەڕەدێ هێزە نیابەتیەکانی حزب الله و حەماس و ئەوانە ئەڵبەتە حەماس زۆر نیابەتی نییە و بۆ خۆی لەسەر پای خۆی کاری چێکرد و پشتیوانی وەرەگرن حزب الله و نیابەتەکانی لە عێراق و حتا حوسیەکان وانە زەربێ قورسیان وەکەوتووە ئەمریکا نزیک 50,000 نیروی کێشاوەتە دووبارە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوگانەکانی هاتووە ئەوە دەردی خۆتەڵێ ئێوێ ئبتکاری حتا ئەو تاد و ئەوانە بەدەست خۆیەوە بێ معنایەوەیە دەوڵەتی ئەمریکا بۆ خۆی بەشێکە لە شەڕەکە حتا ئاخرین کاردانەوەی ئیسرائیل بۆ سەر ئێران بەڕاستی زۆرتر نەقشەی دەوڵەتی بایدن بەڕێوە چوو تا نەقشەی دەوڵەتی ئیسرائیل دەنەچە دوای انتخابات هەم دەوڵەتی ئەمریکان ناچارە ئەگەر جمهوری ئیسلامی قەول و وعدەی ئەوە نەدابێتەوە ناو سازانە ناچارە پشتیوانێکی زیاتر لە دەوڵەتی ئیسرائیل بکەن خۆشیان تێوەتلێن بێن ئەم شەڕە بکەن بەتایبەت من پێم بێ دەوڵەتی ئەمریکا ئێستا ئەزانن ڕقیبێکی جەهانیان کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە قەدیمەوە دەرەجەیەک لە نەخشی بۆ رووسیا ئەن دەرگیری شەڕی ئۆکراینە ئەوەش بە مەجالێک زانن ئەوەش بە فرسەتە کەزانن ینی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیلواناڵان ئەو کە سەرگەرمی شەڕی ئۆکراینە باەمە لێرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو نەقشەی وا خۆمانەوێ ئیجرای بکەین دەنەچە من ئاوا کۆیەکەمەوە باسەکە منەڵێم جمهوری ئیسلامی هەردوو بژاردەیەکە لە بەرابەریاتی هەردووکی بە زەرەرەتی هەم شەڕەکەی بەسەرا داسەپێ بەنظرم ئەوەی ئێمە پێڵێن فروپاشی تێگڕمانی جمهوری ئیسلامی بەدەسادێ هەرچەند کارەساتی زۆریشی لەکەوێتەوە بۆ خەڵکی ئێران بۆیە ئێمە دژی و شەڕی بۆیە هەر لە ئێستاوە لە دژی ئەم فەزای شەڕین لە دژی ئەم شەڕەنگێزیەی هەر ئێستا تو ئیشارەت پێکرد معیشەتی خەڵکی ئێران هەر لەم یەک دوومانگەدا 10 بەرابەر قورسایی زیاتر کەوتۆتە سەرشان هەر دوێنەکە تۆ تەماشای قیمەتی دۆلار و پوڵی ئێرانیەکەی ئەتر عجایب پوڵی ئێرانی بێ ئەرزش کردووە ئەوە بەجێ خۆی جا دەرنەچە ئەمەیە واردی ئەو سازانەشە بێ بەستەجی بۆیە سەتی سازان ئەو سازانە بێ ئەوە جاریان نییە بە قەولی خۆیان سەرانی جمهوری ئیسلامی جامی زەهرە نۆشنن لە کۆتایی شەڕی ئێران و عێراق شات و ئاگداری خومینیە کە بە قەولی خۆیان لە نێو بزوتنەوەی ئیسلامیە ئۆتۆریتەی زیاتر بوو کاریزمای زیاتر بوو موقعیەتی 35 ساڵ 40 ساڵەوە پێشی جمهوری ئیسلامی هەتا لە ئێستا باشتر بوو ئەو وەختە مەجبور بوون ئەو جامی ژەهرە بنۆشن ئەلئانش خامنەی زۆر جار توێتی ئەگەر مەجبور بین ئێمە چی پێڵێن نەرمشی قارەبانانە قارەبانانە لەنەچە قسەکە ئەوەیە
چونکی مسلمە یا شەڕ ئەبێ ئەوارە قبولی بکە شەڕە یانە بێ سازش بکە من پێم وابێ ئەو بارەی منیش پێم وابێ یەکەمەوەیە ئێمە هیوادارین هەروەک بوون سێبەری ئەم شەڕە هەرچی بێ کز و کەستر بێتەوە شەڕ نەمێنێ شەڕ ڕوو نەدا چونکی ئەم شەڕە حتا ئەگە جمهوری ئیسلامی پێ تێگڕمێ بەڵام واقعا سناریۆیەکی ڕەش بەسەر کۆمەڵگای ئێرانە داسەپێنێ ئاسەواری شەڕ بەلحازی بژیوە بەلحازی مەعیشەتەوە بەلحازی کارەساتی ئینسانیەوە ئزگار ئەوەی لە عێراقکرا دەحقاتە بێ تۆ بۆ خۆت بۆ زۆرێک لە بینەر و بیسەرمان ئەوزای عێراقی دوای ڕوخانی سەدامیان بەدەست ئشغالگەری دەوڵەتی ئەمریکا و ئەم دەوڵەتە تەوافقی کە یا فدرالیەی کە لە عێراقدایان مەزراندووە دیومانە سووریەمان دیوە لیبیمان دیوە تاالبان گەڕانەوەی تاالبانمان لە ئەفغانستان دیوە ئەمە ڕەوەندێک نییە ئەمە ڕەوتێک نییە کۆمەڵانی خەڵکی ئێران و بەرەی ئازادی خواز و 40-50 ساڵە تێکۆشن بۆ ئەوەی بزوتنەوەیەکی ئازادی خوازانە بێنە مەیدان جمهوری ئیسلامی پێسەرنگونکەن ئەمە ئەوە نییە دروست بە پێچەوانەیەتی دروست ڕێگرە بێت دەنەتیجە هەرچی شەڕەکە بکەوێتە پراوێزەوە هەرچی ئاسەوار و سێبەری شەڕەکە نەمێنێ هەر شارەکە اتفاق نەکەوێت ئەوە زۆر بە قازانجە ڕەوتەکەی دیکە چی جمهوری ئیسلامی مەجبور بەو سازانە بکرێ ئەو لێکەوتانەیە بێت کە تۆ ئیشارەت بکرد جمهوری ئیسلامیەکی زەعیفکراو لە چاو کۆمەڵانی خەڵک جورئەت و جەسارەت بە کۆمەڵانی خەڵک زیاترەدا هێز کۆکەنەوە خۆیان ڕێخەن سازماندراوتر بن بە دەنگی دلێرتر بە قودرەتی زیاتر ئێمەش هەموو هێزی چەپ و کۆمۆنیست بێنە مەیدان وە کۆتایی بێنین بە ئەمری جمهوری ئیسلامی منیش پێم وابێ جمهوری ئیسلامی مربوط بەم مەجبور بەم سازانە بکرێ ئەمە باشترە تا ئەوەی شەڕێک ڕووبدا هەرچەند باڵی ڕاستی ئۆپۆزیسیۆنی ئێران کە وەک نێوم بردن لە سەڵتەنەت تەڵەب و ڕەزا پەهلەوی و مەشروتە تەڵەب و بەشێک لە جمهوری خواز و ناسیۆنالیستەکانی کوردستان و فدرالیستەکان وانە ئەوان شەڕەکەیان پێخۆشە ئەوان شەڕەکەیان پێخۆشە چونکی ئەوانی تیا بە قوتە بن چونکی ئالتەرناتیوی ڕاست و سناریۆی ڕەشی تا بەقوت دەبێت بەڵام ڕەوتەکەی دیکە جمهوری ئیسلامی تیا زەعیف ببێ سازانی بەسەرا داسەپا بێ بەرحاڵ جمهوری ئیسلامی چی زەعیف لە بەرچاو خەڵک من تەردیدم نییە خۆرۆشانی زۆر بەقوەتر لەوەی کە 2 ساڵی ڕابردوو ڕوویدا دێتە مەیدان و ئێرادەی جەماوەر حکومت باشە ڕحمان دەست خۆش هاوڕێ ڕحمان بینەکی ینی شامل لەسەر باسەکە و دەسەر چینە سەرەوەی کابێ مۆزەت چی بێت چونکە مۆقفی و هەڵوێست و سیاست و کارکرد و نەخشەی کۆمونیستەکان ڕۆڵە بینێ لەسەر ئەوەی کە هەر کام لەم ئەلتەرناتیوانە چۆنی زەرەری کەمتر بێ و چۆنی فرسەتێک دروست بکرێ لەم چوارچێوە فرسەت نادا ئەم دۆخە نە سازشەکەی جمهوری ئیسلامی ئێران بە بڕوای من فرسەت دەدا نە شەڕکردنی جمهوری ئیسلامی ئێرانیش فرسەت دەدا هیچ کام لەمانە فرسەت لە خۆیان فرسەتێک نادا بە هێزە چەپ و کۆمونیستەکان بۆ ئەوەی کە ڕۆڵێک ببینن ئەوەی کە فرسەت ئەکاتەوە خودی ئەم هێزە خۆیەتی وەجیاکردنەوەی ڕیزەکانێتی و سیاستێکی سربەخۆ و دیدێکی سربەخۆیە بۆ بەرژەوەندەکانی خەڵک و لە سەنگەری خەڵکە مامەڵەکردنە لەگەڵ دۆخەکەیە و بەکارهێنانی تاکتیشی دروست نەخشەی دروست خۆکۆکردنەوەی دروست بۆ ڕوبەڕووبوونەوەی دۆخەکەیە کە ئەتوانێت ئەمە بک بە فرسە دەژینە لە خۆیان نەشەڕەکە کە دیارە ماڵوێرانکەرە شەڕێکی ماڵوێرانکەر و تێکدەرە بەڵام ئەو ئاشتیەش کە لە بینی دوو هێزی کۆنەپەرستی فاشستی وەکو ئیسرائیل و جمهوری ئیسلامی ئێران لەم ناوچەیە ئەگەر بە تەسلیمی جمهوری ئیسلامی ئێرانیش کۆتایی بێ سەرنجام ئەمە لە خودی خۆیان ناتوانێت بەرژەوەندی خەڵکی تیاابێ ئەمەش ئەتوانێت فرسەتێک بێ بۆی کەوا هێزە ڕاستڕەوەکان و فاشستەکان لە ئێرانە سەر بەرزکەنەوە چونکە لەواچی ئەوان هەر تەنهاوە بێ پەلەیانە ئەگەر ناتەسلیم بوونی جمهوری ئیسلامی ئێران لە دۆخێکە کە سیاسەتێکی سربەخۆ لەم هێزە دواکەوت و کۆنەپەرست و فاشستانەی ئێران بڵێن
ڕەزا پەهلەوی و ناسیۆنالیستە پرۆ غەربیەکان و لایەنگران و چەقلە لێدەران بۆ شەڕی ئەمریکا لە بەرامبەر ئێرانە، بۆ شەڕی ئیسرائیل لە بەرامبەر ئێرانە، ئەو باڵی تری ناسیۆنالیزمی ئێرانی کە لە ناوە لە ناوخودی ڕژێمان و ئەمانە هەموو ئەمانە ئەتوانن فرسەت لەم فرسەتە سوود وەربگرنەوەوانە پەلەیانە ئێستا، بەڵام ئەگەرەوەی دووەمیشیان بێ قازانج و بەرژەوەندیان تیا هەیە. من ئەم دۆخەی ئێستای ئێران ئەم جێڕێتەوە بۆ یادگاریەکانی یەکەم جار 33 ساڵ لەمەوبەر یاخود خەریکە بە 34 ساڵ لەمەوبەر، دووەم جار بۆ ساڵی 2023 واتە 22 ساڵ لەمەوبەر، نزیشی 22 ساڵ لەمەوبەر، یا ساڵی 2002 پێشەوەی کە شەڕی 2023 ڕووبە. لە یەکەمیانە ئەو هەڵوێستا کە بە بڕای من ئەگەر ئێستا بۆنێک لە کۆمونیزم و بۆنێک لە ئازادی خوازی، بۆنێک لە چەپ لە ناو ئێرانە و لە ناو عێراقا ماوەتەوە، ئەگەر ئەبینین ئێمە گروهی جۆر بە جۆر بە ناوی هێزی چەپ و کۆمونیست و ئەوانە شورا پێک دێنن ئەحزابی کۆمونیست بە ناوی کۆمونیزمەوە بە کۆمونیستی کرێکاریەوە ڕادیکاڵانە لەم دۆخەیە بەرخورد بەماکەن، قەرزاری هەڵوێستێکن، ناوێن قەرزاری کەسێکن، قەرزاری هەڵوێستێکن کە ساڵی 1991 زۆر بە ڕۆشنی لایەنێکی ناو حیزبی کۆمونیستی ئێرانەوە بەرامبەر بە شەڕی ئەمریکا لە دژی عێراق دەر. ساڵی 1991 یا ساڵی 1990 ئەو کاتانەی کە خەریک بوو هێرش ئەکراوە، خۆکۆکردنەوە بوو بۆ شەڕ بەرپاکردن لە عێراقا کە بوو بە سەرەتای ئەم مەرگەساتەی کە ئەم ناوچەیە تیاژی بەڕاستی، هەر ئەو کاتە کە بە بیانووی دەوڵەتی کوێت، بە بیانی داگیرکردنی کوێت ئەم شەڕە بەرپاکرا، هەر ئەو کاتە کۆمەڵێک هەبوو لە ناو حیزبی کۆمونیستی ئێرانە، ئەو کاتە چاوەڕوانی فرسەت بوون، چاوەڕوانی ئەوە بوون کە لە هەلومەرجێکا کە پێک دێت و پێک دێت لە عێراقا دۆستانی ئەمڕۆ و ئایندە پێیاکەن. بەڵام تەرەفێکی تر، لایەنێکی تر لە ناو حیزبی کۆمونیستی ئێرانە بانگەوازی ئەوەی کرد و هەڵوێستی لە بەرامبەرا گرت و وتی ئەمە شەڕێکی کۆنەپەرستانەیە بە هیچ جۆرێک بە قازانجی خەڵکی کارگەر و زەحمەتکێش نایەتە پێشەوە، ئەگەرچی ڕاپەڕینش لە بەرامبەر ڕژێمی سەددامان ڕووبا، ئەگەرچی خەڵکیش ڕاپەڕینکە لە بەرامبەر ڕژێمی سەددامە، سەرنجام ئوفوقێکە بەسەر ناوچەکە یازاڵە، ئوفوقێکی کۆنەپەرستانەیە. و من ئێستا ئەم دۆخەی کە ئەیبینم لە ناو ئێران و مەنتیقەکە هەمان شتم پێ ئەڵێ، و من بەڕاستی زۆر بەسەراحەتەوە باسکەم ئەبینم زۆرێک لەوانێک کە ئەو وەختە ئەو هەڵوێستیان هەڵەبژار لە بەرامبەر ئەمریکایە، ئەمڕۆ خەریکن هەڵوێستەکان ڕوونەکەن و شلیەکەنەوە، ئەو توند و تۆڵیە کۆمونیستیە نابینی ئەمڕۆ. بەڕاستی من جێگەی داخە بووم ئەمە لە ناو جوڵانەوەی ئەمڕۆی کۆمونیزمی کارگەری و کۆمونیستی ئێرانە ئەم هەڵوێستە ڕۆشن و دەقیقا نابینی. و زۆرتر ئەکەوێتە سەرەوەی کە لە کوردستانە باسەکەن ئەبێ وریای هەردوو لابین، وریای چەپی دژی ئیمپریالیستی و محور مقاومەتی بین و وریای ئەوەش بین کە نەقزین بەلای ڕاستەوانە. من نازانم چەپی محور مقاومەتی لە کوردستان کووە، کامەیە نوێنەرەکەی، کامەیە قسەکەرەکەی، لەکوێ تۆ چەپی مقاومەتی محور مقاومەتی لە کوردستانی ئێرانە ئەبینی؟ حیزب، گروپ، لایەن، کەسایەتی، ئەوەی کە ئەتوانێت قسە بکات و بە کوردی بڵێت و ئەوانە کامەیە ئەوەی کەوا لە تەرەف جمهوری ئیسلامی ئێران وەستا و لە تەرەف محوری مقاومەت و حیزب الله و حەماس وەستا و ئەوانە و دژایەتی کۆمەڵگاکە. من نایبینم ئەوە بەڕاستی، لەبەرەوە ئەزەقکردنەوەی ئەم هەڵوێستە بینە بگرین بەڕاستی بۆ شکردنەوەی ئەو هەڵوێستێکە پێویستە بژیرێ. شتێکی تریش کە من ئەمهێنێتەوە یاد ساڵی 2023 ساڵی 2023 نەبوو، 2002 بوو، مانگی دیسەمبەر بوو، 12 مانگی دیسەمبەر بوو، لە کۆبنەوەیکی پاڵتاکیە یادی بەرز و بەڕێز بۆ هاوڕێ مەنسوور حکمەت من خۆم پرسیارێکم کرد، گوتم ئەگەری شەڕ هەیە لە بەرامبەر عێراقەوە، ئەگەری ئەوە هەیە کە ئەمریکا ڕژێمی سەدام بڕوخێنێ، ئێمە شەڕی ئەمریکامان لە پەنا ئاشتی ئەمریکا لەگەڵ تالیبانە پێ خراپتر نەبوو و نەمانوت ئەم شەڕێکە ئەمریکای کا لە بەرامبەر تالیبانە بێ مەحکوم بکرێت و دەست لەسەر تالیبان
هەڵگرن و واز لە ئەفغانستان بێن و ئەومان نەوت ئایا لە بەرامبەر عێراقی شار ئەم مەوزە ئەمانە بێ موقیفەمانە بێ ئەو دەم هاوڕێ مەسوود حکمەت جوابی ئەوەی دامەوە وتی ئەم شەڕێکە لە ناوچەیە ئەقەومێ بۆ ڕووخاندنی ڕژێمی سەدام نییە و ئەو شەڕێک کە ئەکرێ تەنها شەڕی ئاسمانیە و شەڕی بۆمبابارانە و ئەتەش نایەتە ناو عێراقەوە ئیناوێت کەستەوە قڕیەوەی نابی کەشتیوار ڕووباچکە لە منطقی سیاست و لە منطق و لە هەڵسەنگاندنی منطقی ئەو دۆخەیە کەس نەیەتوانێت چاوەڕوانی ئەو کاکە هەیە حاکمی ئەمریکا تا ئەو ڕادەیە هەڵەی استراتیجی گەورە بکە کە ئێران کا بە ساحێبی قسە سواری لە منطقەکە و لە ناوچەکەیە بەلابردنی سەدام حوسێن لەبەرەوە بڕوا بەوەی کە بێنە ناو عێراقەوە ڕژێمی سەدام بڕوخێنن زۆر زەعیف بوو یەکێکی لەوانە هاوڕێ مەسوود حکمەت بوو کە دیارە تەمەن یاخود نەخۆشی فرسەتی نەدا کە پاش ماوەیەک ببینێ کە چۆنچۆنی ئەو شەڕە هەڵگیرسا و چۆنچۆنی عێراق لەلایەن ئەمریکاوە داگیرکرا حکوومەتی بەعسیش ڕووخا بەڵام ئەگەر ئەو کاتە لەگەڵ ئێمە وایە کە حکوومەتی ئەمریکان کارەکە بێگومان لە سەنگەری دژایەتیکردنی ئەم شەڕەیە بوو چونکە ڕووخاندنی ڕژێمێکی فاشیستی ڕاستە ڕێگایەکە بۆ بەدیهێنانی ئازادی یەکسانی بەڵام ئامانجێکی هێندە پیرۆز نییە هەموو شتێکی بکەی بە قوربان هەموو ڕووخاندنێکی جمهوری ئیسلامی نابێت بۆ چەپەکان قابلی قوبول بێت و پێشواتی لێکردن بێ و باوەش بۆکردنەوە بێت من بەڕاستی ئەم دقەتانە نابینم ئەمڕۆ ئەم هەڵوێستە ڕۆشنانە نابینم ئەمڕۆ ئەمە باەی نیگەرانی من با بڵێم طبعا هەڵوێست زۆر مهمە لەو هەلومەرجە زۆر تایبەتانە یا ئێمە لەو تۆند پیچە سیاسیانە کە دێنە پێشێ تو یاداوەری باشت کرد لەسەر ساڵی 1991 و وەختێ ئەوەی ئەو ئەزمەی خەلیج دروست بوو دوای داگیرکردنی کوێیت لەلایەن ڕژیمی سەدامەوە وایە هەڵوێستێکی سیاسی کە وەختە کۆمونیزمی کارگەری و شخصی مەسوود حکومەت گرتی و بە تایبەت نامیرکەیەکی زۆر ڕۆشنی هەیە بەنێوی طلوعی خونینی نەزمی نەوینی جەهانی من تەوسیاکەم کەسانە کە دووبارە لە سایتەکەی خۆیان هەیە تەمەشای بکەنەوە کە باسیەوە کاڵێمە سەرەتای چ کارەساتێکی ڕەشە بۆ ئایندەی دنیا نەکرد لە عێراق و کوێیتوانە بۆ ئایندەی دنیا و ئەو وەختە جۆرج بوشی باوک باسی نەزمی نەوینی جەهانی کرد بوو دوای ڕووخانی بلۆکی شەرقیش بوو یتر بۆ دەست باڵا پەیداکردنی ئەمپریالیزمی ئەمریکا و خوب وڵاتانی غەربی لەگەڵی کە یەکەمین ڕاهبەر و یەکەمین قدرەتی هێژمونیکی سیاسی و اقتصادی و هەموو شتێکی دنیا بنوە باسی ئاسەوارەکانی و کارەساتەکانی کە بۆ دنیا باسیەکە لەو وەختەوە ئەمریکا دەوڵەتی ئەمریکان پرۆژەی تاقیب کرد ئەوە بوو نایەتەن 2003 سەدامیان لابرد پێش ئەوە بوو تاالبان لاچوو لەسەر کارلاچوو هەموو لە پێناو ئەوەدا بوون لە چوارچەوەی ئەوەشا بوو دوایی بوشی کوڕ ئەیوە دەبێ خاوەرمیانەیەکی تازەش دروست بکەینەوە بۆ خۆی گۆشەیەک بوو لەو نەزمی نەوینی جەهانی کە باوکی باسەکرد لەو وەختەشەوە بۆی تێکۆشن واقعاً بۆ ماوەی 12 ساڵێکیش ئەمریکا بوو بە یەکەم هێزی تەنیا بڕیاردەری دنیا خۆیان و بریتانیا کاریان بە سازمانی ملێر و شورای ئەمنیەتی ژنە بوو هێرشی لەشکریان کێشا و ئەوەی وا تۆڵی چاوەڕوان ناکرا هەتا بۆ مەسوول حکومەتی چاوەڕوان ناکرد لەشکریان کێشا 120,000 کەس نیرویان هێنا و دەوڵەتی سەدامیان لەسەر کار لابرد و لەو وەختەوە تۆ بینی ئەم کارەساتانە کەوتونەتەوە ئەو کارەساتانە حتا لە پێشا لە ئەوروپا لە باڵکان دیمان چ هەلومەرجێکی نا لەبار لە یەگۆسلاوی سابق بەوجوتا دواترەکەی ئەوە ئەفغانستان ئەوە عێراق ئەوە بە دوایدا لیبی ئەوە بە دوایدا سووریا ئەوە لە زۆر شوێنی دیکە بوو ئەو وەختە بەڕێ ئەو هەڵوێستە کۆمونیستی گیرە و هەڵوێستێکی واقعاً بەو معنە ئێمە پێڵێن خلاف جەریان بوو وایە لە دەرونی هەر حزبی کۆمونیستە ئەو خلافانە زۆر بەرجەستە بوونەوە بەشێک هەر بە نێوی کۆمونیزم ئەم بە نێوی چەپ ئەو وەختە ئەو دەخاڵەتگەری ئەمریکایان بۆ سەر عێراق دەقەنە ڕۆکتۆی ژارت پێ فرسەت بوو بەتایبەت بۆ تیکەی کوردستانی کە یەکێتی و پارتیەک بوون و یەکێتیش مناسباتێکی لە قەدیمیەوە لەگەڵ حزبی کۆمونیست لەگەڵ کۆمەڵە ئەدەقە سازمانی کوردستانی حزب و پیان فرسەت بوو دەی ئەمڕۆ خودی ئەوانە کە ئەو وەختە دیفاعیان لەو فرسەتا کرد باوەڕ ناکەم سەریان بەرزکەنەوە ئەوڕۆپیان وابێ
ئەوەی لە کوردستانی عێراق لەم 20 ساڵەیە یەکێتی و پارتی بەسەر خەڵکی کوردستانی عێراقیانێناوە فرسەتێک بووبێ خۆشیان ئەڵانەوە لەم 20 ئەڵان دەسەڵاتی گەندەڵە ئەڵان عاقبەت ماف و قازانج و بەرژەوەندی بەشی هەرە زۆری خەڵکی کوردستانی عێراق ئەسەن تەمین نەکراوە و تەزمین نەکراوە و پێشێریش کراوە من پێم وابێ ئەو مێتۆدا ئەو شێوە هەڵوێزگرتنەی کە لە ساڵی 90 کۆمونیزمی کاریگەری بووی کە واقعا لە 2003 ئێمە ئەوڵەن ئەو وەختە حیزبی کۆمونیست کاریگەری حقەتەکەیەوەیە هەرو هەڵوەستەمان بە دەرەجەیە ئیدامەدا 2003 خۆ بە خۆشت ئاگاداری و لەم ساڵانەی دواتریشە هەر تاوێ نەتاوێ باسی ئەوەی دەخاڵەتی نظامی ئەمریکا پێویستە تحریمی اقتصادیان کردووە یا حساری اقتصادیان لەسەریان کردووە لانیکەم ئێمە ئەو بەشە لە کۆمونیزمی کاریگەری ئەو ڕێگە بووین تۆ بۆ خۆت لەگەڵمان تێکەڵ بووی ئەزانی بەڕاستی وەک هەڵوێست ئەو هەڵوێستەمان گرتووە و من پێم وایە هەرچەند فاکتۆرەکان بەسەر بنسبە ساڵی 91 زۆر گۆڕاون فاکتۆرەکانی ئێستا ڕۆژهەڵات دنیایی هەموو جەمسەرگیریەکان بەڵام دنیا وێرانتر بۆ هاوڕێ دقن پێداگرتن لەسەر دەخاڵەتگەری نظامی ئەمریکا ئەلان لە یەک ساڵی ڕابردووە ئەم فاشیزم و کارەساتە تەرۆریستیەی کە دەوڵەتی ئیسرائیل بەرحاڵ تەواوی ناکە من کردەوەکەی 7 ئۆکتۆبری حەماسیشم پێکردەوەیکی تەرۆریستیە دژی خەڵکی سیویل بووە لەو بابەتەوە خۆیان هەڵخڕیانەری ئەو وەزیەتە بوون لە تەرۆریزمی ئیسلامیش بووین بەڵام ئەوەی یەک ساڵە یەکێ لە ئاسەواری کارەساتباری هەر ئەو دەخاڵەتکردن و هێژمۆنی تەڵەبی دەوڵەتی ئەمریکاوانە گۆشەیەکی لەم یەک ساڵەیە نیشانەدا هەر لەم یەک ساڵەدا هەلم دەوڵەتی بایدنە ئەگەر بیویستایە دەیتوانی ستۆپێکی قورستر لە دەوڵەتی فاشیستی نەتانیاهو بدا بڵێ بچێ پایاگر بەس هەر لەگەڵ حماس هەم لەگەڵ نا ڕاستە مانعی بۆ دروستەکەن نایەڵن دەوڵەتی فاشیستی نەتانیاهو ئەوەی قسەی دڵیەتی ئەوەی کارێکە کە ئێوە بیکە کە واقعاً پاکتاوکردنی کولی فەلەستینە ئەگەر لێ گەڕن کەرانی باختەری وەکو غەزەڵیەکە ئەزانن مانعی ئەوە بۆ دروستەکەن کە دنیاکەیان ئەو جۆرەی کە ئەمریکایەوێ بە خێراییتر لێپشێوێنێ بۆیان کۆنتترۆل نەکردنا یەک ساڵە بەبێ حمایەتی دەوڵەتی بایدن دەوڵەتی ئیسرائیلم کارانەی پێ ناکرا نە لە غەزە پێکرا نە لە لوبنان پێکرا نەعلان زیادە ڕەویەکانی کە ئێوێ بیکێشێتە جغرافیای ئێران و ئەمەی پێ ناکرا بە کۆمەکی ئەو نەبێت دەنەچە من پێم وابێ ئەگە باسی هەڵوەستە ئەو هەڵوێستگیریە هەر پێویستە و ئێمە بەش بە حاڵی خۆمان بوومانە بەنظەم ئەو ناوەندگیریەمان بۆ معنایە نەکردووە یەکەمەوەیە ئەڵئانەڵێن لە پارەکەوە لە 7 ئۆکتۆبرەوە کردەوەی تەرۆریستی حەماس هەر وەختە جێگای مەحکومکردن بووە لە دژی بووین وتومانە بەڵام فەورەن وتومانە ئەوە گەورەترین فرسەتەدا بە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل نەقشەی لە مێژینەی خۆی بۆ پاکردنەوەی فلستینیەکان ئەگەر بۆی بکرێت و بۆ خستنە پەراوێزی بە تەواوەتی کێشەی بەرحەقی فەلەستین بە تەواوەتی بۆ ئەوە تێکۆشەلانیش بۆی تێکۆشە ئەوێ لە ئەین حاڵە شەرەکی گەورە لە خاوەرمیانەش بنێتەوە لە دژی بووین دەنەچە بنظەم ئەو هەڵوێزگرتنە بەرابەر ئەلئان نەقشە و بەرنامەی دەوڵەتی ئەمریکای پاڵپشتی دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتی فاشیستی ئیسرائیل کە ئەم پاکتاوکردن و کاولکردن و نەسڵکوشیەی بردوێتە پێشێ لە دژی ئەوە پێویستەوە لەسەر ئەوە ڕاوست بۆیەکانێ لە دژی کولی ئەم شەڕ و تەرۆریزمی یەک ساڵە کۆمونیستەکان ئەبێ ببن بۆ کۆتایی هێنانی ئەبێ لە هەرکوێ دەنگێکیان هەیە دەنگیان بەرزکەنەوە کردومانێتەوە بەڵام دنیاکە ئەوەندە پێچەوانەیە و متاسفانە بەداخەوە لە کولی دنیا و لە خاوەرمیانشدا بەڕاستی ئەلان موقعیەتی هێزی چەپ و کۆمونیستی واقعی لاوازە بۆیە دەنگ هەرچی شەڵەبڕی هێزی لە پشت نەبێ و تەسیرگوزاریەی نەبووە و نابێت دەنات دەنگەکە هەڵ بڕاوە دەنەچە بۆیە لە دژی فەزای
شەڕانگێزی خەتەری شەڕ هەموو ئەواناهین بەڵام یەکشمان لەبیر نەچێتەوە عاقبەت لە خاوەرمیانەدا قوتبی ترۆریستی دەوڵەتی ئەمریکا ئیسرائیل کارەساتی یەک ساڵە و مەسئولی ئەوەڵیشن حتا من بەزمە حاڵی خۆم و لە حزبی ئێمەشدا بارهاوتمانە خودی ئەوەی حەماسێک بەرهەم هاتووە ترۆریزمی ئیسلامی قەوی بووە لە ڕۆژهەڵاتە بەشێک ڕیشەکەیە گەڕێتەوە بۆ سەر زوڵم و زوڵمکاریە کە 76 ساڵە دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بەسەر خەڵکی فەلەستینیا داوینێ ئیسلامی سیاسی ترۆریزمی ئیسلامی خودی جمهوری ئیسلامی لە ماوەی 5 ساڵی لەسەر کار بووە ئەینەن خۆی هەڵواسیوە بە قەزیەی فەلەستین و درۆینا هۆقەبازانە خۆی لە دژی دروستبوونی دەوڵەتی فلستینیا ئەڵێ یانەبێ کولی دەوڵەتی ئیسرائیل پاکرێتەوە و ئیسرائیلەکان و یەهودیەکان و لەو منتەقە پاکرێنەوە جا وەختە دەوڵەتی فلستینی ئەوە معلومە لەگەڵ منطق و عەقڵ و ئینسانیەت نایەتەوە ئەوە فقط کارشکێنیکردنە لە بەرابەر ئەوەی دەوڵەتێکی فلستینی لە کەنار دەوڵەتی ئیسرائیلی بەوجود بێ ئەو جۆری قەراردادی ئۆسلۆ وتووی یەکێ لەو هێزانەی کە نەیهێشت قەراردادی ئۆسلۆ بڕاتە پێشەوە لەلایەکەوە ئەفراتیەکانی نێو هەیەت حاکمەی دەوڵەتی ئیسرائیل ئەجوولەم نەتانیاهۆ سەرپەرستی کرد دوای کوشتنی ئێسحاق رابین و لە 95 هات سەرکە لە تەرەفێت ترۆ جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی بە دەخاڵەتی خۆی بە کۆمەکردن بە حەماس و جەهاد بە تایبەت جەهادی ئەساسەن ئەو زۆرتر سەر و ساماندا و دروستی کرد حزب الله تەقویت کرد هەریش لە دژی ئەو این بووە دەنەتیجە ئێمە لە عین حاڵات جێوشوێنی جمهوری ئیسلامی ئەوە شکلی داوە بە محور مقاومەت لە بیرمان نابێ بچێتەوە دەنەچە من پێم وابێ ڕۆشنە فاشیزم و ترۆریزمی دەوڵەتی سەرچاوی ئەم نەهامەتیانەیە لەوێنە دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە بەڵام لە بەرابەری عاقبەت ترۆریزمی جمهوری ئیسلامی و محوری مقاومەت بەوجود هاتووە تۆ نمونەتە ناو لە کوردستانە یا لە کوردستانی ئێرانە وایە ئەلعان محوری مقاومەت جێوشێنێکی جددی نییە لە کوردستانەوە بەڵام لە ئاستی سراسەری ئێرانە وانە شەماڵجان دەبێت تەوەجوهوازانم من باسی کوردستانە باشی لە کوردستانە بەنامەکەمان بە کوردی ڕەحمانجان من هەرچی لەگەڵ لە کوردستانی ئێرانە مقاومەت محور مقاومەت لە کوردستانی ئێرانە محوری مقاومەت جێوشێنێکی جددی نییە لە سایتێکە هینێکی پژاگە دۆزنەوە ئەها ئەوە محوری مقاومەتەوە لە ئەنگەریکردنە لە محوری مقاومەت ینی من پژاکی وهمیە بۆ هاوێستی دەڵەمەیی من ئاوا بڵێ پژاک و پێکاکە ئەڵبەتە نزیکن لە محوری مقاومەت و لە دەورانەکە ڕەنگە تێکەڵش بین لێ بەڵام من قەزەکەوەیە بە لەحاظی کۆمەڵایەتیش و بە لەحاظی نظامیش پژاک و پێکاکەم بۆ کوردستانی ئێران پێ ئەو هێزە جددی کۆمەڵایەتیە نییە حتا موقعیەتی وەکو حزبی دموکراتی کوردستان نییە وەک چەند باڵی ناسیۆنالیستی دیکە لەوێنە کە ڕیشەدارترن لەو کۆمەڵگایەدا نییە بەڵام لە ئاستی سەراسەری ئێرانە نابێت دەستی کەمی بگری چونکە ئەوەڵەن خودی جمهوری ئیسلامی سەرۆکی محوری مقاومەتەکەی بۆ خۆی دەوڵەتێکی گەورەیە ئەوەیە سابقەیەکی 45 ساڵە هەیە حزب اللهشی دروست کردووە حمایەتی حەماسەکە حمایەتی جەهاد دەکە دەنەچە من پێم وابێ بەتایبەت بۆ ئێمە سەرنگونی خوازەکانی کۆمەلگای ئێران ئەڵان باسەکە دێتەوە سەرەوەی عەقبە خەتەری ئەم شەڕا یا بۆ سەر ئێران یا هەرچیەک بێ بەرحاڵ ئێمە لە نێو کۆمەلگای ئێرانە بەداخەوە وایە ڕاستە لە نێو ئۆپۆسیۆنێکی ڕاستی پرۆغەربیمان هەیە کە بەشێکیان ئەسەن لەگەڵ فاشیزمی نەتانیاهو جوتن جنابی ڕەزا پالێوی پارەکە ئەم سەردەمانە بوو هەستا چوو میوانی نەتانیاهو دەوڵەتەکەی نەتانیاهو بوو هەر لە ئیسرائیل چ قەول و قەرار و چ وعدە و بەڵێنێکیان لە بینیەکە گۆڕێتەوە خۆ ئاشکران نەکردەوە بەڵام هەر لەم دەورانەدا هەرچیەوەی پێڵی سەڵتەنەت تەڵاب بەتایبەت باڵێکی فاشیستیان هەیە لە نەتانیاهو تونترن بۆ شەڕ لە نەتانیاهو تونترن بۆ پاکتاوکردنی غەزە لە نەتانیاهو تونترن بۆ ئەوەی حتا کەرانەی باختەری و ئەو شوێنەی محمود عەباسوانیشی لێیە ئەسەن پاک بێتەوە ئەوەمان هەیە بەشێکی دیکە هەر لە باڵێ هەر بۆ ئەندازێش ڕەحمە قسەکەی خۆت بیر نەچێت هەر بۆ ئەندازێش ئاوا توندن لە بەرامبەر فەڵەستینیا ئاواش لە بەرامبەر خەڵکی کوردستانە توندن حتمما لە بەرامبەر هەر باسکردنێک لە
لابردنی ستەمی نەتەوایەتی لەسەر خەڵکی کوردستانی ئێران توندن و ئەسڵ نەبوون جودایی تەڵەب و دەستی بێگانە و ئەوانە بە خەڵکی ئەگەر زۆر بە کورتی دەقەن وایە ئەو مشاهدەی تۆ دروستە من قسەکەم وە ئەگەر لە ئاخر و کۆی بکەینەوە ئێمەی کۆمونیستەکان لە کۆمەلگای ئێران لە کوردستان یەکەمەوەیە لەم کارە ساتەی کە یەک ساڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دژی فەلەستینیەکان هاتوۆتە پێشێ معلومە لە دژی کولی پلان و بەرنامەی دەوڵەتی ئیسرائیل و فاشیزمی ڕووتی ئەو پشتیوانەکانی ئەمریکا هەی معلومە خوازیاری ئەوەی حەقی خەڵکی فەلەستینە بێ بەڕاستمیت بناسێ بەڕاستمە ناسنین دەوڵەتی مستەقلی ئەوانە ئەزانم هەلومەجەکە زۆر نالەبارە بۆی ئێستا ئەوە لەو بابەتەوە لە ویلایەتی دیکەشەوە هاوکات لە چوارچێوەی ئێرانە ئێمە هێزێکی سەرنگونی خوازین لە دژی فەزای شەڕین چونکی بە قازانجی خەڵک نییە لە دژی شەر ئەم شەڕ فرۆشین قازانجی خەڵک نییە لە دژی هەر داسەپاندنی هەرنەوە کارەساتێکی شەڕ و نائەمنین بۆ سەر کۆمەڵانی خەڵک چونکی هەم بۆ ژیانی ڕۆژمەڕەی 90 میلیۆن خەڵکی ئێران کارەساتبارە هەم مانعێکی گەورە بۆ پێشچوونی خەباتی حەقخوازانە و سەرنگوزنی خوازانەی ئێمەیە خارج لە هەمووان ئەگەر ڕۆژێ شەڕ کێشنە ئەو کۆمەلگایە ئێمە هێزێکی سەرنگونی خوازین تێکۆشین هێزمان کۆکەینەوە جمهوری ئیسلامی ئەو جۆرەی هێزی چەپ و کۆمۆنیست و چینی کرێکاری و ئێرادەی خەڵکی ئازادی خواست دەیەوێت جمهوری ئیسلامی سەرنگونکەن بۆی بە سەرنگونی ئەو تەرەفێکی ئەو جەنگە لەم ڕێگایەدا لەگەڵ دوو ڕەود ڕوبەڕووی لە نێو ئۆپۆسیۆنی ئێرانە ئۆپۆسیۆنی ڕاست بە پشتبەست و بە دەوڵەتی ئەمریکا دەوڵەتی ئیسرائیل هارتر دژی ئینسانیتر ئومێدیان بەم شەڕە بەستووە ئەبێ لە دژیان بین هەر ئێستاش نییە خۆشبەختانە هەر بەو تەجربەی کە تۆڵێ لە ساڵی 92ەوە لە ماوەی ئەم 20 ساڵەدا دەرەجەیەکی باڵا لە وشیاری بەرابەر بە جەنگخوازی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل و دەست و پەیوەندەکانیان لە ئۆپۆسیۆنی ئێرانە کراوە بۆیەکانێ ئەلئان تەندەنسی ئەوەی کۆمەڵانی خەڵک خوازیاری ئەوە بن شەڕێک لە ئێران ڕوودا بەڕاستی کەمە ئەوە نابینی لەلایەکی دیکەوە ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامی ڕوبەڕووین جمهوری ئیسلامیە کە بۆ خۆی لە ڕاسی مەحوەری مقاومەتە لێرەیە مەحوەری مقاومەت بۆ ئێمەی سەرنگونی خوازەکانی ئێران ئەو ئەهمیەتی هەیە ئەبێ لە دژی خودی ئەگەر لە دژی جمهوری ئیسلامی دێنی عملاً لە دژی مەحوەری مقاومەتی شەی بەشێک هێزن بەشێک ڕۆشنبیران هەن بەشێک کەسان هەن عاقبەت لەم دەورانەدا سەمپاتی بە جمهوری ئیسلامی و بە مەحوەری مقاومەت نیشانەدەن ئێمە لە دژی ئەوانی شەی بەرحاڵ هەر کە زووتی بە بیانوەوەی کەوا شەڕە لە بەرامبەر جمهوری ئیسلامیە واز لە شیعاری ڕوخاندنی جمهوری ئیسلامی ئێران بێرن ئەڵێن بێدەنگ بە و کەوەرە ئەولاوە بەڵام تاوان پرسیارم هەیە لەسەر دۆخی کوردستان ئەم وەزعیتەی کە لە بینی ئیسرائیل و ئێرانە ڕوئەدا ئەم شەڕە ئەم دۆخی شەڕە ئەم فەزای شەڕە کاریگەری لەسەر وەزعی کوردستان هەیە کوردستانی ئێران کوردستانی عێراق حتا کوردستانی تورکیا و سووریا ئەمە شتێکی بێگومانەوە ئەمە خەریکە بێتە جێگەی بازا من ئەبێ پرسیار بکەینەوە ئەمە تا چ ڕادەیەک ئەمە بەبەرژەوەندیە و هەنێک خۆشخەیاڵی خەریکە بڵاوە بێتەوە خۆشخەیاڵی نییە بە جۆرێک پیلانە بۆ بەلا ڕێیابردننی زێنی خەڵکوانە من ئەو پرسیارم هەیە من لێرە بەزەوە سەرنجە بدەم پاش چل و ئەوەنە ساڵە لە دژایەتیکردنی جمهوری ئیسلامی ئێران بۆ ڕەوتێک کە وەختێک هێشتا جمهوری ئیسلامی ئێران ڕیفراندۆمی بۆ نەکراوە لە دژی بووە ئەمڕۆ مەرزبەندیکردن و سنووربەندیکردین لەگەڵ ئەم هێزەیە زۆر کەم ئەهەمیەترە لە چاو مەرزبەندیکردن لە ئۆپۆزیسیۆنێکە کە لە پەنا ئۆپۆزیسیۆنە لە دژی جمهوری ئیسلامی ئێران داوای ڕوخانی جمهوری ئیسلامی ئێرانەکە لینین لەگەڵ کادێتەکانە مەرزبەندی ناکرد لەگەڵ ئێسئارەکانە مەرزبەندی کرد لەگەڵ منشەفیکەکانە مەرزبەندی کرد لەگەڵ سەد ڕەشەکان و لایەنگرانی قەیسەر و ئەوانەیە خۆ مەرزبەندی ناکرد تۆ دوژمنایەتی هێزێکت کردووە چلو ئەوەنە ساڵە ئێستا کەوتویتە خەمی ئەوە نەبادا بکەومە کەنار مەحوەری مقاومەتەوە بە بڕای من ئەمە ترسێکی بێهودەیە ترسێکی بێ بنەمایە ئەوەی کە مەترسیە بۆ سەرچەپی ئێران و کۆمونیزمی ئێران کەوتنە ژێر سێبەری ڕاستی
پرۆغەربیە بێدەنگبوونە لە بەرامبەر پیلانەکانی ئەمانە بێدەنگبوونە لە بەرامبەر ئەمانەیە کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ناسن من ئێستاش مەسەرەوە پرسیارێتت نامەوێت لەسەر ئەمە زۆرتر وەخت بگیر چکە وەختمان تقریبان ساعتێک و 6 دقە بردووە بەڵام بیرم ناچێت سپاسی و هاوڕیانە بکەم کە تا ئێستا لەگەڵمانانەوە بینەرە ئازیزانەی کە متابعەمانەکەن تا ئێستا داواشیان لێ بکەم ئەگەر نیان کردووە کەناڵی یوتیوبی هیوا سەبسکرایب بکەن و ئەگەر ئەشکری هەر ئێستا لەلایەن خۆیانەوە لیچی ئەم بەرنمەیە لە یوتیوبەوە لە سوۆسیال میدیای خۆیان بڵاو بکەن و تا بینەرشی زۆرتر ئەم بەرنمەیە ببینێ من ئەم پرسیارە لە وەکەم ئاور ڕەحمان خۆم تعلیقێکی لەسەر نادەم قسەیەکی ئاوا هەیە کە هەتا ئەوەی کە ئەمڕۆ ئەردۆغان خەریکە باسی ئاشبوونەوە لەگەڵ کورداکە باسەکە هەر تەنها ئەوە نییە ئەوێ ئەحزابی کوردی بخەڵەتێنێ و بێن پەنای بگرن بۆی کەوا دەستوری وڵات بگۆڕێت و فرسەتی بدەنە دوو جاریتر بێتەوە بە سەر کۆمان لە دوو انتخابەتی داهاتووە نەخێر باسەکە لەسەرەوەیە کە بەڵێ پیلانێک هەیە منجەڵێک هەیە خەریکە کوڵێ پیلانێک هەیە خەریکە لە مەطبەخی سیاسەتی غەربە ئامادەکرێویش ئەوەیە کە کوردستانێکی گەورە دروست بکرێت کوردستان ببێ بە دەوڵەتێک و بێ بە ناوچەیە کە جێگە نفوزی ئەمریکا و ئیسرائیل بێ وەلەم کەین و بەینە ئیسرائیل خەریکە نەخشەیەکی ئاوا باتە پێشەوە و کورد خەریکە بە نان و نەوایە گەگا خەریکە ئەم شەڕ لە بەرامبەر ئێرانە ئێمە ئەگەیەنێ بە ئەو ئامانج و ئاواتانەی کە چەندین ساڵە خەڵک خەباتی بۆکە ڕزگاربوون لە دەستەمی میلی بۆچی ئەبێ ئێمە لە دژی ئەم شەڕە بین مادەم وایە بۆ نابێ لە پەنا ئەوانەیە کە خەریکن بەرەو بۆ مەچنەوە لە هەموو دۆخێک کە دێتە پێشەوە خەڵکی کوردستان یاخود حیزبە کوردیەکان و کوردایەتی زیرەک نەبێت و لە فرسەتە ئیسیفادە نەکات و بەژۆندەکانی خۆی تعقیب نەکات ئەمە هەرو قسەیەکە اتفاقەن تۆ یاداوەریت کرد ساڵی 92یەکیش بۆ کوردستانی عێراقەرەوە وترایتر هەرو قسەوتیان هەلومەرجێ دروست کراوە کارمان بەونی ئەمپریالیزمی ئەمریکایە و هێژمونی تەڵەبیەکە و کارەسات لە عێراق و لە جەهانە ئەنێتەوە بەڵام کورد بە مافی خۆیەگا ئەمڕۆ بڵێن ئەبێ بە کۆمەڵانی خەڵک ئەجملە لە کوردستان لە هەر بەشێکی کاڵن بڵێن ئایا بەڕاستی ئەو هەلومەرجەی لە دوای ساڵ و 92یەکەیەک کوا کوردی کوردستانی ئێران عێراق بە مافی خۆیان گەیشتن من نەزانم لە زۆر شوێنی تران ئەوەی پیاڵێن زوڵمی ملی و ستەمی ملی لەو شوێنانی یەکێتی و پارتی دەسەڵاتیان بەسەرەوە بەو شکڵی کە شوێنیزمی عەرەب و ناسیۆنالیزمی عەرەب و دەوڵەتی بەعس و ئەوەدا سپێرن ئەوە نەماوە بەڵام لە بنەڕەتدا ئێستا لە نەزەر منەوە کێشەکەشیان بەتەوە کێشە حتا ملیەکەشیان بە تەواوەتی هەل نەکردو هەرەوە نیاڵن کێشە هەیە لەسەر شوێنە نازانم دابڕاوەکان یا شوێنانیکە ئەڵام بانەچی نەدیەوە بەڵام لە ڕوانگەی ژیانی کۆمەلگاوە تەماشا بکەین لە ڕوانگەی ژیانی ڕۆژمەڕەی بە ملیۆن خەڵکی کوردستانی عێراق تەماشا بکەین بژیویان ژیانیان موچیان تۆ ڕۆژ نییە هەر ئەم مێدیای کوردی زمان من بۆ خۆم هەر ڕۆژێکم بەڕاستی بێزاری دەرەبڕم بەرامبەر بەم گفتارە ڕۆژ نییە بڵێن موچە هات موچە نهات موچە هات موچە نەهات ئەبێ بچینە بەغدا موچەکە بێ بە ژیانی ڕۆژمەڕە بە نانی سەر سفرەی ملیۆنها خەڵک ڕۆژانە کایاکرێ ئەمە عاقبەتێتی دەرنەتیجە ئەلان ئەم وەزیەتەی کە پێش هاتووە خودیم گفتارە تازانەی هەتا ناسیۆنالیستی ئفراتی حیزبەکانی تورک باخچەلی و دوای ئۆردۆغان و ئەوانە ئەیکەن من پێم وابێ فاکتۆرێکی ئەوەیە خودی دەوڵەتی ئۆردۆغان و تورکیەوانش ئازانن عاقبەت ئەم هەلومەرجەی کاڵان بە دوای ئەم شەڕی یەک ساڵەدا بە وجووداتوە ئەوە ڕاستە نەقشەی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەگۆڕدرێ ئەمە تەسیرات و کارەساتی نەدەم کارسات ئاسەواری بۆ سەر تورکیەش ئەمێنێ بە تایبەت دەوڵەتی ئۆردۆغانیش کە بە دەوڵەتێکی ئیسلامی ئەڵان عینی وەکو جمهوری ئیسلامی تەمەشای ناکرێ بە نێوی دەوڵەتی تەرۆریستی نێوی نابن وڵاتانی غەربی و غەیرە ئەی ژوا تەمەشاکەن بە نظرم فاکتۆرێکی مەترسی ئەوەی هەیە ئەڵێ گەر من پێم وابێ خەریکە تاکتیکێک بەکارەبا بۆ ئەوەی عاقبەت مشکلێک بەدەست هیچ لایەنێکی مخالفیەوە ئەجملە دەوڵەتی ئیسرائیل نەبێ کە مشکلە و سەرێشەی بۆ دروستکە
بەشێکیشی دیکەی فاکتۆرەکانی داخلیە کە تۆ ئشارەت پێکرد کە ئەوەی جارێکی دیکە لە ڕێئی و لە پشتیوانی چۆزانم دەم پارتی و حزبەکانی مربوط بە کوردستانی تورکیە ئیستفادە بکە بۆ درێژەی دەوڵەتی خۆی حکوومەتی خۆی ڕێیس جمهوری خۆی وانە من لەوە زیاتر هێشتا مطالعەی جدیم لەسەری نییە بەڵام هەر هێزێک و هەر کەسێک لەسەر ئەوە سەرمایە گوزاری بکە کە گویا لە نەتیجەی ئاڵوگۆڕێکی وە کوردەکان لە خودی تورکیا بە مافی خۆیانەگەن یا ئەم خەونەی بە قەولی جەلال تاڵەبانی وەختی خۆی وتبووی ئەم خەونەی دەوڵەتی گەورەی کوردستان دروستە بێ ئەوەڵەن غێرە ئەمەلیە بینم دووەمە نەگەر فەرزکەین بۆ یەک محاڵی فەرز بێ ئەبێ بڵێن ئاکامەکەی چێ بێ نەتیجەکەی چێ بێ حاصلەکەی بۆ ژیانی ئەو ملیۆنها خەڵکی کوردستانی ئێران و عێراق و تورکیە و سووریە چێ بێ لە دڵی دەخاڵەتگەری ئەمپریالیستی قدرەتی نظامی ئەوان یا معادلەکانی بینی ئەم دەوڵەتانی سەرمایەداری دژی ئینسان کە بە تەرەفێکی تورکیە بێ تەرەفێکی ئیسرائیل بێ تەرەفێکی ئەمریکا بێ لەولاوە جمهوری ئیسلامی بێ قەتئەن شتێک بە قازانجی ملیۆنها شارۆمەندی خەڵکی کوردستانی ئێران عێراق تورکیە بێ لێی سەوز نابێ لێی دروست نابێ و ئەمە هەتا ئەتوانێت پرۆژەیەکی کۆنەپەرستانە بێ ئەبێ وای تەمەشا بکەیت ئەبێ بزانی خودی ڕەوتی ڕووداوەکان من ئەڵان هەموو جزئیاتەکەی ناتوانین من حەدەقەڵ ناتوانم ئەو مطالعەم لەسەر نەکردووە بیخوێنەوە بەڵام ئەزانم لە هەناوی گۆڕینی خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر دەستی ئەمریکا و ئیسرائیل و دەوڵەتی تورکیە و ئۆردۆغان و ئەوانە هیچ قازانج و بەرژەوەندی خەڵکی کوردستان ناپارێزرێت قازانج و بەرژەوەندی خەڵکی کوردستانی هەر بەشە لە گرەوی ئەوەی ئیرادەی خودی جەماوەری ئەوێنە بەڕەوتێکی ئازادی خوازانە عەداڵەت خوازانە هەم بۆ بەدەستهێنانی مافی چارەنووسی خۆیان داڕشتنی سەرنوشتی خۆیان گەیشتن بە حەقی تەعینی سەرنوشتی خۆیان بۆ ڕەفعی ئەو ستەمی ملیەی کە بە وەسعی هەیە لە کۆمەڵگای کوردستان هەم لەوە مهمتر بۆ گەیشتن بۆ ژیانێکی پێشکەوتوتر ئازادیار خوازانەتر عەداڵەت خوازانە ڕەفاهێکی تیابێ ئازادیەکی تیابێ بەرابەریەکی تیابێ سەعادەتێکی تیابێ ئەمە بە تەجروبە سابت بووە لە گرەوی ئیرادەی خودی جەماوەری خەڵکی کوردستانە دەنەچێت لە چوارچەوەی ئەم بەرنامە و نەقشە نە ئەو تەشکیلی دەوڵەتی کوردی هەر چوار پارچە پێم وایە عەمەلیە و لە نێو نەقشەی جەریاناتی ئەمپریالیست و کۆنەپەرستی سەرمایەداری سەر و خەڵکی بە نەزەرم بە قازانجی خەڵکی کوردستان ناشکێتەوە. ئەم ڕۆژانەی ڕابردوو بەر لە ئینتیخاباتەکە بەر لە هەڵبژاردنەکەی کوردستان بە چەند هەفتەیەک مەلابەختیارم بینی خەریکی گلەی و گازندە بوو کە چۆن شۆنی پەلاماریاندا و ماڵەکەیان وا لێ کردووە و چۆن ئەوەنە ساڵە خزمەتی یەکێتی کردووە و چیان لێ کردووەوانە هەرو کاتە بیری و قسانە ئیمکەوتەوە ساڵی 1992 لە هۆڵی ڕۆشنبیری جەماوەر دەستێمانیەی کرد ئەیوت چەپەکان لە دنیای سەردەم تێناگەن باهۆزی دیموکراتی هاتووە هەموو خێر و خۆشیێک بۆ ناوچەکەی ئێمە دێنێەوە ئێمە لێ بەهرەمەند دەبین ئەو لە حسابتانەژ ئێستا بیرێوا کەمەوە ئەبێ مەلابەختیارەکانی داهاتی کوردستانی ئێران و تورکیاوانە شێ ئەوە دەرسێکە بێ هەموو لێوەی فێربین لە مەلابەختیارەوە فێربین کە باوەزی دیموکراتی ئەو دەم باوەزی دیموکراتی بەسەر باوەزی فاشیزمە نازم ئەگە فاشیزم لە ناوچەکەیە بەهێزە بێ ئەوانە ئەو بۆ هەرە بێ ناسیۆنالیستەکانی کورد سوودی لێ ببینن ئەی فاشیزمی تورک بۆ سوودی لێ نابین ئەی فاشیزمی عەرەب بۆ سوودی لێ نابین ئەی فاشیزمی فارس و ئێرانی بۆ سوودی لێ نابینەوە ئەو فاشستانە کە عمقێکی مێژووی دوور و درێژیان هەیە سەروەت و سامانێکی گەوریان لەبەردەسایە دەوڵەتیان هەیە جێیشیان هەیە ئەرتەشیان هەیەوانە لە بەرامبەر ئەمانەیە بووە بێ خەڵکێکی ناسیۆنالیستی کورد باوای دابنین بەس ناسیۆنالیستەکانی کوردیش باسەکەین جەماوەری کوردستانوانە لەبین بووە بێ داشی ئەوان سوارتر بێ لە داشی فاشستەکانی تری ناوچەکە ئەمە سوالێکی بڵین ڕیتۆریکە کەوا نابێت و هەموو ئەوانە لە ئەخیری هەموو ئەوانەوە کە ئەتوانن شتێک لە دۆخە بپچڕنەوەوانە
ناسیۆنالیستە کوردەکانن. بەرحاڵ من وەختمان زۆر بووە قەولیشم داوە کە کۆمنتەکان بخەمە سەر شاشە وەڵامی بدەینەوە. کۆمنتێکی وانە هاتووە هاوڕێ هەژێنی ناد و کۆمنتی نووسیوە من پێم وا بێت بێدەنگی ئەم شەڕە لەلایەن هەردوو وڵات بە قازانجی خەڵکی ئێرانە بە تایبەتی بۆ ئەو بەشەیەک لە کۆمەلگا کە بەردەوام لە ناڕزایەتی بۆ وەزعەکە ڕۆژانە لە ئێران لە ئارادادان ینی لە ناڕزایەتیدان لە بەرامبەر ئەو دۆخەدا ئەمە مجال لەدات کە بزودنەوەکە خۆی بۆ شەڕی چینایەتی ئامادە بکات بە جۆرێک پێم وا بێ قسە و باسەکانی تۆش ئاوڕ ڕەحمان لەو ئاراستەیە بوو منیشتەی دێواکەم بەڵام وەک باسم کرد پێویست بە نەخشاکە خودی دۆخەکە ناتوانێت شتێک بەرهەم بێنێ لەبەرەوەی دۆخەکە هەمووی شەڕە هەتاگە شەڕەکەش ڕوونەدات و ئەم جۆرە بڵین شەڕ تەمام عیارەژ نەقەومێ دۆخەکە دۆخی شەڕە. من لەم بابەتۆ شتێک هەم بە قسەی تۆ ئیزافە بکەم بەنەوەی جاوێک ویش بێ بۆ کامنتەکەی هاوڕێ هەژینینە دقیقەن وایە ئێمە باسی دوو حاڵەتمان کرد چ ئەوەی شەڕدا سەپێ چ ئەوەی شەڕدا نەسەپێت جمهوری ئیسلامی بە کز و کەنەفتی بێتە پای سازانێ لە هەردوو حاڵا و قسەی تۆ زۆر دروستە ئەگەر هێزی کاریگەری ئازادی خواز و بەرابەری خواست ئەگەر ئالتەرناتیوی چەپەکان منزورم هەر ئالتەرناتیوی سازمانی نییە ئالتەرناتیوی چەپ و ئازادی خواز و سۆسیالیستان ینی ئەو بەشە لە ڕاهبەران و پێشڕەوانی کاریگەری سۆسیالیست ئەو بەشە لە ڕاهبەران و فعالینی نێو مامۆستایان فەرهەنگیان معەلیمان پەرستارەکان نێو خەباتی جەماوەری کۆمەلگا تا ئەگەینێ ئێمە سازمان و حیزبە کۆمۆنیستیەکان نەهایەتەن وەک هێزێکی کاریگەر وەکو ئالتەرناتیوێک لە سەحنەکەدا نەبی دقیقاً لەو شەڕایەتەدا کە جمهوری ئیسلامی ئەو پەڕی کەنەفتی و زەعیفیشی بێ و چۆکیش دانەوێنێ بۆ نەقشەکانی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیلیش وایە هێزە ڕاستەوەکان ئەگەر لە سەحنەدا بن ئەو قازاجی لێبینن کۆمەلگا بەتایبەت کۆمەلگای ئێران مەیدانی بربەرەکانەیەکی زۆر توندی بەرەی ڕاست و چەپە ئەمە لە دوای ئینقلابی ساڵی 57ەوە ئەم لێکجیابوونەوەی بەرەی چەپ و ڕاست هەرچی هاتووە گرشتر و گرشتر بۆتەوە جا بۆیە بە نظرم پێویستە لە هەر حاڵەتە چ شەڕ دامەزرا کە هیواداری دانەمەزرێ چ جمهوری ئیسلامی بکەوێتەوە حاڵەتی بچێ پسازێ و دەست لەم سەرە ڕۆیانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵبگرێ و زەعیفیەکەشی بەرابەر بە خەڵک خۆی نیشان بدا اتفاقەنە بێ ئێمەی ئالتەرناتیوی چەپ و کۆمۆنیستی لە مەیدانا بین چالاک بین فعال بین پلاتفۆرمی سەرنگونیەکەمان لە جاران زیاتر هێزی بۆ کۆکەینەوە نەتەنێەوە بۆ جوابدانەوە بە هەر گیر و گرفتێکی عومدەی کە تووشی خەباتی ڕۆژانەی کرێکاران و کۆمەڵانی خەڵکێ جوابمان بێ ڕێحەلمان بێ لە مەیدانان نەبی هەروە خۆت بە خۆت ئەوزاعەکە بەرەو باشی ناچێ حتممە بەرەو خراپیە بن زۆر چاکە یەک دیارە هاوڕایان شتریش هەر سڵاویان نردووە لە هاوڕیان سرور ئەرجون نەزار ئەمین سپاسیانەکەین بەرحاڵ دووبارە داواکەم هاوڕیانەگەر بۆکرێ لینکی بەرنامەکە لەلایەن خوانەوە پەخش بکەن دووارە هاوڕێ ئەژیر کۆمنتی شتری نووسیاڵە لەم کات و ساتەدا دەبێت بەرەی کۆمونیستەکان زۆر بە عملی بە کۆمەلگاوە وەسڵ بێت و لە ڕووی میدیاییەوە کاری هوشیاری زیاتر بکرێت کە بزوتنەوەکە زیاتر خۆی ڕێک بخات بۆ ژێرەژووری دەسەڵات بەرحاڵ بزوتنەوەکە خۆی ڕێ بکات بۆ ژێرەژووری دەسەڵات بەشێکی ئەمە بە تەبلیغاتەکرێ بەڵام بەشێکی بەکردەوەی عملیەکرێ ئەنێمە ساڵی 91مان بیرە ئێمە کە لە دژی شەڕی ئەمریکا بووین ئێمە کە ئەمان و دەم شەڕە کۆنە پرسانێ خۆ دەستەوەساندا نەنیشتی بووین هاوڕێ ڕەحمان پێم وابێ وەختی تۆ لە کوردستان نەبووی دوای هاتیتەوە بەڵام هەر ئەو دەمەی کە ئەم ڕاپەڕینە ڕوویدا بوو یەکەمین شەدەوە بوو کۆمونیستەکان دەستیان پێکرد شوراکانیان پێکێنەوە لە بەرامبەر حکومەتی بەعسا هەوڵیاندا پاکسازی بکەن حتا هەوڵیاندا داکۆچی دیفاع لە کوردستان بکەن و ئەوانەوە ڕێگە نەدەن کە حکوومەتی بەعز دووبارە بگەڕێتەوە بۆ هین بیرم کەوتەوە ئێستا بیرم کەوتەوە لەوێ بوویت ئەمە لە هەولێر یەکترمان بینی ڕاستە ئێستا بیرم کەوتەوە بڵێ بڵم دقم ساڵی 1992 منیش ساڵ لە کوردستانی عێراق بووم جزوی ڕابەری کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بوون ئێمە وەختە فراکسیۆنی کۆمونیزمی کاریگەریمان بوو کە بەش بە حاڵی خۆم بەرپرساتیەکەیم بە ئەوە دەبوو وابوو لە کولی ڕووداوەکان کە لە 5 مارسەوە لە ڕانیەوە دەستی پێکرد 7 مارس هاتە
سلێمانی و دوات چێشایە هەولێر و کەرکووک و وایە ئەوەنە لێوە بوونەوەن وەک تەجروبەیەک دی دووە منیش وایە بە مرێ و خاترەیە بجەرمەوە بۆ بینەرە بۆ یەکەم جار من و شەماڵعەلی لە هەولێر کە ئەو جزوی شوراکانی جەماوەری شاری هەولێر بوو ئێمەش گروپێک بووین لەلایەن کۆمەڵەوە چوین دیدارمان کرد تۆ مزەفەر عەبدوڵڵاماندی ئەگەر لە بیرە میوانی ماڵی ئێوەش بووین ڕاستەکەی بەرحەمە بەسمەوەی ئێمە لەو کاتانەیە کە لە دژی ئەم شەڕەش بووینەوەن دەستەوەساندانە نیشتین فرسەتێکمان دەست کرد خێرا خۆڕێکخستن و هەوڵدان بۆ کۆنتترۆلکردنی ئەو شوێنانەی کە پێویست بوو کۆنتترۆل بکرێن و ڕێخستنی جەماوەت بۆ بەڕێوەبردننی خۆی بەشداریکردن لە مقاومەتکردن لە بەرامبەر ڕۆژێمی بەعسا ئەمانە هەموو کارێک بوو کە کۆمونیستەکان دەستیاندایە یعنی خودی ئەوەی کە تۆ لە دژی شەڕی بە معنای ئەوە نییە کە لایەنگری ئەوانن کە ئەو هێزەی یا ئەو ڕژێمێکە خەریکە پەلامارە درێت من بە ئەوە ئێزافەکەم شەمەڵ جان وەک تەجروبەی ئەو وەختە حقەتەکەوەیە مەسەلەن دوو هەفتەی ئەوەڵ دوای ئەو ڕاپەڕینا یا ئەو ئێتفاقەی کە لە 7 مارس لە سلێمانیەک دوو هەفتەی ئەوەڵ حقیقەتەکەوێ شوراکان بوون شاری سلێمانیانی دارا کرد لە نزیکەوە دیومە شورای گەڕەکەی زەرگەتە مەجیبەک نازانم زۆر شوێنە مشتا لە بیرەکەیمە ئەمان دیتن هەڵسۆراوانیان نانەدی خودی هەولێر ئێمە دوای دەڕۆژ لە ڕووداوەکان هاتین ئێوەماندی ئێوە شورا لەوێنە بوون حقیقەتەکەی وەخت هێشتا کوونەی یەکێتی و پارتی هەر بارگای سازمانی خۆیان یاندا نبوو نە دەسەڵاتێکیان بەدەست بوو نە کۆنتترۆلی شارەکەیان بەدەست بوو نە کەسێک جوابی ئەوانیە داوە بەڵام دەرسێکی تیا بوو شوراکان و چەپ و کۆمونیستەکانی ئەو وەخت لە درێژەی خۆیدا ئەو ئەندازەی لازم ئەو مەلزوماتەی کە قودرەتەکە بگرن بەدەستەوە فراهەمیان نەکرد یەک کارەسات تاسیری گەورەی بوو ئەوش کۆڕەوەکە بوو ئەو کۆڕەوەش کولی داستانی شورا و هەموو شتێکی خستە لاوەی تر من تاکیدکردن لەسەر ئەم خاڵە بۆچی بە پێویستدانی هاوڕە ڕەحمان باسەکە هەر لە بانگەشە نییە هەر دژایەتیکردنی شەڕەکە نییە ئەنی کۆمونیستەکان نەتوانن بە ئیعلام و بە میدیا لە دژی فەزای جەنگ و فەزای شەڕ بن بەڵام خۆ کاروکردەوەیان هەر تەبلیغات نییە کاروکردنەوەیان ڕێخستنە کۆکردنەوەی ڕیزەکانە کۆکردنەوەی هێزەکانە هەر ئێستا پێویستەکە لە کوردستانی ئێرانە ئەم هێزەکە تەسەوری ئەوەکە دۆخی ئێران بەرە و هەڵچوونێکی دیاری کراوە چێ ئێستا ڕیزەکانی خۆی یەکخا ئەمڕۆ کاتی ئەوەیە کە لە وردە ملاحەزات لەسەر یەکتر و ئەوانە ببورین ئەم ریزی کۆمونیستانە ئەوانەی کە ئەتوانن لە ریزێکە ڕابوەستن لە بەرامبەر ناسیۆنالیزمی کورد و هێزە کۆنەپەرستەکانە خۆیان کۆ بکەنەوە نەخشەیان هەبێ بۆ ئەوەی لە فلانە شار لە فلانە جێگا لە فلانە تەنانەت دێوە شارۆچکە چی ئەنجامەدەن چی ئەکەن و چۆن چۆنی توانن ئومور بەدەستەوە بگرن ئەمانە مەسائلێکن کە پێویست بەوە نییە هەموو شتێک هەر تەبلیغات و هەموو شتێک هەر ڕاگەاندن بێت نەخشەی عملی پێویستە هاوکات لەگەڵ تەبلیغاتێکی دروستە لەم بابەتەوە بڵم سەرەتایەک دەستی پێکردووە ئەڵئان شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستان شکڵی گرتووە ماوەی 2 ساڵە لە دوای ئەو خرۆشی جەماوەری دوای قەتلی دەوڵەتی مەسا ئەمینی بەرحاڵ بە نەزەرم هەرچی هاتۆ زیاتر جێ خۆی کردوێتەوە هەرچی هاتۆ زیاتر جێ گرتووە هەم ئێمە وەکو تشکیلاتی کوردستانی حیزبی حکمەتیست هەم سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە بەرحاڵ تێکڵاوی و هاوکاریەکی جددی لە نێو شورای هاوکاری هەیە و زۆرێ لە شخصیات لە چێهرەکان لە هەڵسۆڕاوانی چەپ و کۆمونیستی کۆمەلگای کوردستان لەوێدا هەن بەڵێ ئەمە جارێ زۆرتر لە دەرەوە و لە سەتی ئوروپادای خودی هاوڕەشماڵ بۆ خۆی ئەندامە لەوێنەوە هاوکارە دەست خۆش بێ من پێم وابێ بە قوتکردن بەهێزکردنی ئەو نەوع هاوکاریە ئەو نەوع کارە بە هۆیزکردنی خودی ئەم شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکان بەتایبەتەگرت بە دەرەجەیەک ئەو زعکە بگۆڕێ بەلحازی عملی زیاتر لە نێو شارەکانی کوردستانە هەم ئەم هێزی چەپ و کۆمونیستانە و هەم ئەم شورای هاوکاریە بە عملی ئەو جۆری تۆڵی بتوان سازمان بدەن ڕێک بخەن تەسیر دابنێن ئەمە بۆ خۆی مەیدانێکی زۆر باشی بەهێزکردنی ئالتەرناتیوی چەپ و کۆمونیستە لە کوردستان و بە خۆشیەوە لە سەتی سەراسەریشە عاقبەت 6 جەریانی چەپ و کۆمونیزم ماوەی 6 ساڵە هاوکاریەکمان شکەڵ داوە بەرحاڵ ئەویش دەتوانێت لە ئایندەی تەحولاتی ئێرانە جێگای خۆی زیاتر بکاتەوە.
دەستخۆش هاورە ڕەحمان سعاتمان کرد بە نزیکی سعات و نیوەک لە بەرنامەکە تەنها کۆمنتێک هاتووە بە زمانی عەرەبی کە نایخەمە سەر شاشەکە بەڵامی خوێنمەوە هاوڕێک بەناوی قادر حوسێن نووسیوێتی أحزاب الشيوعي يعمل مع أحزاب الغرب لتغيير النظام العالمي يعني ئەڵێ حیزبە کۆمونیستەکان لەگەڵ حیزبەکانی غەربە هەوڵە دەن کە ڕژێمی دنیا بگۆڕن کە بە هەر حاڵ زۆر باش تێناگەم لە پرسیارەکە بەڵام وازانم ئەحزابی کۆمونیستی هەمیشە لە بەرامبەر ئەو گۆڕانکاری ڕژێمی دنیایان کە بە ئاراستەی یەکسیرکردنی زۆرتر و ژەرچەپۆکەکردنی زۆرتری جەماوەری کارگەر و زەحمە کێشن ئەو لێک هەڵپێکانە لە بینی ئەحزابی شوێعی حیزبە کۆمونیستەکان و ئەحزابی غەرب متی ناکەم بەحاڵ دەستی هەموو دەستی تۆ خۆش هاوڕە ڕەحمان بۆم دەستی خۆشت خۆش زۆر سپاس هەر بژیت بەرحاڵ مێدەوارم بینەرانێکە لەگەڵ ئێمن هەر وەک پێشتر داوام کردووە گە تا ئێستا کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن لینکی ئەم بەرنامەیە بەرنامەکانی تر لە ڕێگەی خوان و بڵاو بکەنەوە ئەمەی کە قسەباسی لەسەر کرا ڕاو بۆ چوونی هاوڕە ڕەحمان و من بوو لێریا مەطرحمان کرد بۆ چوونی ئێوە چییە لێکدانەوەی ئێوە چییە کۆمنتەکانتان دواتر قسەکانتان نەتوانێت ئەم باسە و ئەم گفتوگوۆیە دەوڵەمەندتر بکە باسێکی گرنگە ڕۆژگارێکی چارەنووسا ئەژین ئەوەی ئەمڕۆ بڕیاری لەسەر دێ ئەوەی ئەمڕۆ ئەنجامە درێ ئەتوانێت کاریگەری زۆر گەورە لەسەر داهاتی ناوچەکانی کوردستان و سەررجەم خۆر هەڵاتی ناوەڕاست دابنێ و ژیانی ملیۆنەها ئینسان بەم دۆخەوە بەستراوەتەوە لەبەرەوە ئەم باسانە گرنگن ئەم باسانە پێویستن و ممکنە هەڵە بکەین ممکنە نەیپێکین بە باشی بەڵام خودی ئەوەی کە هەوڵە دێن وەڵام بە پرسیارە فەوریەکان بدەینەوە هەنگاوێکی ڕوو لە پێشە و مێدەوارم ئێوەش لەم بابەتەوە بەشدار بن ڕای خۆتان بنووسن و ئەم گفتوگۆیە و ئەم مشتومڕا بەردەوام بکەین زۆر زۆر سپاس دووبارە ڕەحمان کە جایشتر میوانم بووی لەم بەرنامەیە و داوەتی منە قوبوڵ کرد و مێدەوارم فرسەت ببێ لە داهاتووشا بەرنامەی ترمان بێ و لەم بابەتان و قسە باسی زۆرتر بکەین منیش هەر زۆر سپاسی تۆ هەموو بینەران و بیسەران و ئەو هاوڕێ و دۆستانەی کە کامنتیان دانا پرسیاریان کرد زۆر سپاس هەر بژین بەڵێ ئازان و خۆشەویستان بەم جۆرە دێینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان تا یەکتربینینەوەیکی تر و بەرنمەیەکی تر سەررجەم ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی سپێنم شەو یان ڕۆژتان خۆش لە هەر شوێنەکە هەر بشین